لا بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە نیوەڕۆتان باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆژ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون هەروەها چەند تەوەریەکیشمان دەبێت لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین بۆ بەرنامەی ئەمڕۆ سێ تەوەری سەرەکیمان دەبێت لا تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باس لە نەشتەرگەریەکانی جوانکاری و گرفتەکانی دەکەین دوو بەش دەبێت بە دوو بەشی جیاواز باس لە گرفتەکان و ئەو ئالیشانەی کە دێنە بەردەم چ پزیشکەکان کە کارەکان ئەنجام دەدەن و چۆ کەسانێکی کە نەشتەرگەری جوانکاریان بۆ ئەنجام دەدرێت. لە تەوەری دوای بەرنامەکەشماندا باس لە ژینگە دەکەین بە تایبەتی ستاندەرەکانی ژینگەیی بۆ شارێک بۆ نمونە شاری سلێمانی وەک نمونە وەردەگرین و بەڕێوەبەری ژینگەی سلێمانیمان لەگەڵ دەبێت لە زۆربەی وڵاتانی جیهان کاتێک کە دەوترێت باسی ژینگە دەکرێت چەند پێوەرێکی جیهانی هەیە بۆ ئەوەی لەو شارەدا هەبێت وەکەوەی کە لە شوێنە گشتیەکاندا شۆستەی فراوان هەبێت بۆ پیادا شوێنی پاسکی سواری ئەو کۆمپانیانەی کە کاری بازرگانی و پیشەسازی و بە تایبەتی دەرێنانی نەوت دەکەن دەبێت پرۆژەی ژینگەیی ئەنجام بدەن بەڵام تاوەکو ئێستا لە ناو شاری سلێمانی لەگەڵ ئەوەی دەڵێن ژینگەیەکی پاکمان هەیە زیاتر پشت بە ڕێژەی سەوزایی دەبەسرێت بابەتی ژینگەیی یاخود پرۆژەی ژینگەییمان زۆر کەمە ڕیسایکلینمان لە ناو پارێزگای سلێمانیدا کەمە ئەمە تەوەری دومی بەرنامەکەمان دەبێت لە تەوەری سێمی بەرنامەکەشمان دوو بەش دەبێت بەشێکیان میوانەکەمان بۆ خۆی کەسێکی هونەرمەندە خانمێکی دەسڕەنگینە زیاتر کاری ڕیسایکلی نەکات یعنی ئەو بابەتانە و کە پێداویستین لە ماڵەوەن پێویستیت پێ نامێنێت لە جێگەی ئەوە فڕیان بدات کاریان لەسەر دەکات و لە بواری هونەریشدا کۆمەڵی کاری گەورەی کردووە دوو بەش دەبێت تەوری سێم تەوری لە بەشی یەکەمیاندا گفتوگۆ دەکەین لەسەرەوەی کە خانمان لەم کاتانەی کە ئێستا لە ماڵەوەن لەوانەیە پێشتر فەرمانگەیەک دەوامێکیان کارێکیان هەبوو بێت بەو کارەوە مەشغوڵ بووبن بەڵام ئێستا زیاتر لە ماڵەوەن لەوانەیە داوامی فەرمانگەکانیان شوێنەکەیان کەم بوو بێتەوە چۆن بتوانن سوود لەو کاتانە وەربگرن بۆ ئەوەی هەندێک بابەتی ریسایکلین هەیە لە ماڵەوە بتوانن سوودی وەرگرن و کاری لەسەر بکەن بەشی دووەمی تەوەرەی سێمیشمان گفتوگۆ دەبێت لەسەر کاری هونەری چۆن دەتوانرێت بابەتە گەورەیە نیشتیمانیەکان بە زۆربەی وڵاتان و بە جیهان بناسێنرێت ئەو خانمەی کە لەگەڵمان نەبۆ خۆی فاپای ڤاتیکانی بینیوەوە دیاری پێبەخشیوە کە دیاری هەموو ئاینەک ڕۆبێک بووە هەموو نەخشی وە سمبولی هەموو ئاینەکانی کوردی لەسەر بووە بۆ خۆی بینیوێتی پاپای ڤاتیکان چۆن دەتوانین لە ڕێی هونەرەوە بە تایبەتی ئێستا ببینین لە هۆلیوود کارێکی گەورە کرا لەسەر جەنگی جیهانی دووهەم کە ئەمریکایان بە شێوازێکی گەورە پیشاندا بۆ جیهان کە وڵاتێکی دیکەیە جیاوازە پاڵهەوانی گەورەی تێدایە ئێمە لە هەرێمی کوردستان چەندین جینۆسایدمان بەسەردا هاتووە کە دیارترینیان کیمیابارانکردنی هەڵەبجە و ئەنفالە بەڵام تاوەکو ئێستا نەمانتوانیوە لە ڕێی هونەرەوە تەنگەکەمان بە جیهان بگەێنین ئەو تراژیدیا گەورانەی کە بەسەرمان هاتووە تاوەکو ئێستا نەمانتوانیوە فیلمێکی گەوریان لەسەر دروست بکەین پاڵەوانی گەورەمان هەیە تاوەکو ئێستا لە جیهانە نەمانتوانیوە بیان ناسێنین گفتوگۆ لەسەر ئەم تەوەرانە دەکەین وەگوتمان تەوەری یەکەمی بەرنامەکەمان گفتوگۆ دەبێت لەسەر بابەتی جوانکاری و نەشتەرگەریەکانی جوارکاری ئەو کارانەی کە بۆ جوارکاری ئەنجام دەدرێن دوو بەش دەبێت لە بەشی یەکەم گفتوگۆ دەکەین لەسەر بۆشایی نەبوونی یاسا لە هەرێمی کوردستان بۆ کارەکانی نەشتەرگەری جوانکاری کە گرفتێکی گەورەی دروست کردووە و لە دووهەمیشیاندا لە بەشی دووهەمی هەرم تەوەرێمان باس لە ئالوودەبوون بە کاری نەشتەرگەری دەکەین بەداخەوە ئێستا زۆر کەس بابەتەکەی وا کردووە کە دەبێت هەر نەشتەرگەری جوانکاری ئەنجام بدات چاولێکەریە یان هەر بابەتێکی دیکە بێ زۆر جا پسپۆڕەکانی نەشتەرگەری بۆ خۆیان دەڵێن ئەو کەسە پێویستی بە جوانکاری نییە بەڵام ئەو خۆی بە زۆر دەیەوێت ئێمە جوانکاری بۆ بکەین یاخود پێداویستی تەندروستی نییە بۆ ئەوەی ئەو جوانکاری ئەنجام بدات تەنها بۆ جوانکردنی شێوەی خۆیەتی کاندێکیان دواتر هەندێک گرفتیان بۆ دروستە بێت بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرەیە میوانداری بەڕێز دکتۆرە سایە سامیمان کردووە کە پسپۆڕی پێست و جوانکاریە دکتۆر نیوەڕۆت باش بەخێر بێ زۆر سپاس بژیت دکتۆرە دوو بەشە بێ بەشێکیان لەسەر بابەتی یابوونی یاسایەک فەراغی قساکەین سەرەتا ئەم چ گرفتێکی بۆ دروست کردووە نەبوونی یاسایەک لە کارەکانتان بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆم بەرنامەیە ئێمە وەکو کۆمەڵی پزیشکانی پێست و جوانکاری کۆمەڵێکی تایبەت بە خۆمان هەیە
کە ساڵانە کۆنگری خۆمان ئەبەستین و کۆمەڵێ ڕێنمایی و گایدلاینمان هەیە بۆ بەڕێوەبردننی ئیشەکانمان. ئەم کۆمەڵەیە هەوڵی زۆری یاوە بۆ دانانی یاسایەکی گشتگیر بۆ جیاکردنەوەی کارەکان هەم لە بینی پزیشکەکان خۆیاندا کە ئایا پزیشکی پێست و جوانکاری ئەتوانێت چی بکە، نەشتەرگەری جوانکاری ئەتوانێت چی بکە و فەرعەکانی تریش هەریەکەیان ئەتوانێت چی بکە و چی نەکات. بەڵام بەهۆی نەبوون یاسایەکی گشتگیر بۆ هەمومان کە ئەم کێشێت تەنیا لە وڵاتی ئێمەیان نییە، ئەم کێشەیە کێشێکی جیهانیە، تا ئێستا هیچ شتێک بە یاسا ڕێک نەخراوە، تەنیا بە ڕێنمایی ڕێکخراوە. وای لێ هاتووە با بڵێن ئیشەکان بڵاو بۆتەوە و پەرتەوازە بووە، نەک لە نێوان هەموو دکتۆرەکان. بۆ نمونە ئێمە دکتۆری نەشتەرگەری گشتیمان هەیە کە ئێستا نەشتەرگەری جوانکاری ئەکات، بەڵام هیچ یاسایەک نییە ئەمە ڕێک بخات. نەک لە نێوان پزیشکەکانە ئێمە کێشەمان ئێستا لەگەڵ کەسانی ترایە. بۆ نمونە کەسێک هاتووە با بڵێن چەند مانگێک دەورەیەکی بینیوە و دەستەکا بە ئیشی جوانکاری. بەڕاستی منەمەوێت ئەوە بڵێم کە ئیشی جوانکاری شتێک نییە تۆ بە چەند مانگێک یان ساڵێکیش فێری ببی. پزیشکێک تا ئەبێ بە پزیشکێکی جوانکاری بە کۆمەڵێک با بڵێن مەرحەلەیە ئەپەڕێت. جالەوەی کە پزیشکی گشتی تەواو ئەکات، دیسانەوە ئەچێتەوە تایبەت بە بوارەکە، لەوێ شەهادە ئەهێنێت. ئەو کەسێک کە بۆ نمونە کەسێک بۆ تۆکسێکەکە بۆ نەخۆشێک تەنیا ئەوە نییە بتوانێت دەرزێکە لێبات، ئەبێ ئەم کەسە توێکاری دەموچاوی کەسەکە و دەمار و مولولەی خوێن و هەمووی شارەزا بێت، چونکە لەوانەیە نەخۆشەکە تووشی مزعافات ببێت و نەتوانێت چارەسەری بکات. ئەمە یەکێکە لە کێشەکانی ئێمە. کۆمەڵێ سنتەر و کلینیک و ئەمانە کراوەتەوە کە سەرپەرشتەکانی دکتۆر نین، لەبەرەوە پێویستمان بە یاسایەکە بۆ ڕێخستنەوەی ئەم بابەتە. ئێمە زۆر هەوڵمان ناوە هیچ نەبێ هاوڵاتی تێبگەێنین، تکایە سەردانی شوێنێ مەکە کە سەرپەرشتیارەکەی پزیشک نەبێت، تکایە مەچۆ لە ئارایشتگا و شوێنەکانی تر کاری جوانکاری بکەیت، چونکە ڕۆژانە ئێمە تووشی ئەوە ئەبین کە کەسانێک ئیشیان کردو لەو شوێنانە و مزعافاتەکانیان هێناوەتەوە بۆ ئێمە بۆ چارەسەرکردن کە زۆر جار گەشتۆتە نقطەیە کە نەتوانین چارەسەری بکەین، ئەوە نەئازێتی پێگەشتووە. ئەو شوێنانەی کە باست کرد، ینی ئێستا لە ئارایشگەکان ئەو شوێنانە هەیە، سنتەر هەیە، زۆر کەس لە دەروی وڵاتیش دێن لە ناو هەرێمی کوردستان، لە شارەکانی هەرێمی کوردستان سنتەری جوانکاری دەکەنەوە. ئێوە وەکو کۆمەڵەکەتان خۆتان ئەوانەی کە حتمەن ینی کۆنتاکتێکتان هەیە، ئەمە چاودێری دەکرێن، ئەمانە کەسێک بڕوانامەیەک دەهێنێ لە دەروی وڵاتەوە وردبینی لە بڕوانامەکەی دەکرێت، یاخود کردوتانە بەمبەش بەسەریانەوە بۆ نمونە ئەگەر کەسێک سنتەرێک لە دەری وڵات بنبێن لە ناوی وڵات بیانوێت سنتەرێ بکەنەوە، یاخود لە ئارایشگایەکە بیانوێت کاری هەندێک کاری جوانکاری بکەن، دەبێت پزیشک سەر پزیشکی خۆمان سەرپەرشتیان بکات؟ بڵێ ئێمە کێشەکەمان ئەوەیە چوەکو کۆمەڵە خۆمان و چوەکو بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی با من باسی سلێمانی بکەم و چوەکو وەزارەت هەوڵێکی زۆر دراوە بۆ کۆنتترۆلکردنی ئەم بابەتە، بەڵام زۆر جار کێشەکە زۆر لەوە گەورەترە کە ئەوانیش بتوانن کۆنتترۆلی بکەن، بە تایبەتی لە بارودۆخێکی وەکو ئێستاە کە ئەم نەخۆشیە بڵاوە، زۆر کەزیەت ئەم هەلە ئەقۆزێتەوە بۆ کردنی کۆمەڵە ئیش کە ئەزانن بۆشاییەکی قانونی دروست بووە ئەم فترەیە و ئەکات کە ئەمە ئەو کەسانە ئیشەکانیان پەرە پێ بدەن. بەڵام ئێمە بەردەوام لە هەوڵدا بووین بۆ دۆزینەوەی ئەو کەسانە و چارەسەرکردنی ئەو کێشەیە. لە ڕووی یاساییەوە سزا دەدرێن ئەو کەسانە؟ بەڵێ تا ڕادەیەک سزا ئەدرێن، بەڵام سزاکە شتێکی وەختیە و دوایی وای لێ شوێنەکە دیسان ئەکاتەوە. باشە، ینی ئێستا ئەوەی کە زۆر باوە لە ئارایشگاکانە، بەڵێ ینی ئەو کارانە دەکرێت، ئەمە بابەتێکی یاسایی و تەندروستیە یاخود نەخێر؟ بەڵێ کێشەیەکی یاسایی و تەندروستیە. لە ڕۆ تەندروستێکەوە ئەو کەسێک کە نامەوەستم ببوورانی بابەتەکە یاساییە، ینی مۆڵەتی یاسایان وەرگرتووە، تەندروستی ڕێگەیان پێدراوە؟ هیچ مۆڵەتێکیان وەرگ نەگرتووە. ئارایشگایەکە بە ئاشکرای عالەم و بڕی کلام و بە هەموو شتێکم هەموو بابەتەکات، چۆن کەس نییە لێ پرسینەوەی لێ بکات؟ لیژنە هەیە، لیژنە ئەچێت لێ پرسینەوەیان لەگەڵەکە، بەڵام لەوانێت توانای با بڵێن ئیجراعاتکردنی لیژنەکە دیاریکراو بێت. چەند ڕۆژێک دای بخە لافی تێک هەڵەواسێ، دوایی
بەڵێن نامە ئەیە کە ئیشەکە ناکاتەوە جارێکی تر بەڵام هەر بەردەوامە بێت. بە دیوەکەی دیکە ناتوانێت بۆ نمونە ئێوە پزیشکەکان سەرپەرشتی ئەم شوێنانە بکەن بۆ ئەوەی کە گرفت دروست نەبێت یاخود نەخێرە بێ ئەو هەموو کارانە کارێکی سادەی نەشتەرگەری بە یاخود مام ناوەند بێ یاخود گەورەش بێ ئەبێ هەر خۆتان بیکەن کەسی دیکە ناتوانێت بیکات. بەڵێ پزیشکی تایبەت بە بوارەکە ئەبێ بیکە یعنی ئەبێ سنتەری تایبەت تاقیم کراو ڕاهێنرا و بەکاری جوانکاری ئەم ئیشانە بکات. بەڕاستی تۆ نابێت لە ئارایشتگایەکە کە هەموو جۆرە ئیشەکانی تری تیا ئەکرێت لە پەنای ئەویشەوە بێت بۆ نمونە دەرزێکی فێڵەر بکەیت بۆ کەسێک چونکە ئەمە با بڵێن مزعافاتی خۆی ئەبێت لەوانەیە ئیلتیهاب بکات لەوانەیە. دکتۆرە ببوورە پێم خۆشە ناوی ئەو بابەتانە بهێنیت کە بۆ نمونە لە ئایرایشگایەکە کەسێک ناتوانێت بیکات. ئەوە گرفتە هەل لە مەسەلی بۆ منە تاتۆی بێت تا فیلەرە بۆ تۆکسە هەرکە وەکو ئاخیر ئارایشگەکان دەتوانن چی بکەن لەم بابەتانە؟ خۆی بەڕاستی ئەوانش سندیکای خۆیان هەیە و ئیشەکانی بۆ دیاری کردوون بەڵام ئەو شتانی کە ئەوان ناتوانن بیکەن هەر بابەتێکی جوانکاری کە پەیوەندی هەبێ بە بۆ نمونە بە دەرزی ئایا بۆ تۆکسە فیلەرە ئەمە کێشە دروستەکە یان بەکارهێنانی هەر مەوادێکی کیمیاوی بۆ تەقشیرکردنی پێست ئەمانە مزعافاتی ئەبێت با بڵێن نیسبەتەکان جیا کراوەتەوە کە تۆ چەندێک بۆ نەخۆشەکە ئەەکەی چۆن بۆی ئەەکەی ئەوان ناتوان ئەوانە بکەن نەخێر نەخێر ئەتوان تاتۆ بکەن تاتوو ڕێگە پێدراون ئەویش کۆمەڵە سنتەری تایبەتی خۆیان هەیە بەڕاستی تاتوو لە کلینیکە پزیشکەکانە ناکرێت بەڵام ئەوان ئەتوانن بیکەن بە پێی ئەوانیش ڕێگە پێدراوی خۆیان هەیە هەمویان ناتوانن بیکەن. بۆ ئیبسمە سەر بەشی دووهەمی تەوەرەکە لە هەر لە تەوەری یەکەم لە نەبوونی یاسا گرفتێکی گەورە هەیە زۆر کەسێک کە نەشتەرگەریەکە شێوازی زۆرە گۆڕێ دکتۆرە گرفتی ناسنامە پاسپۆرت ئەمانە بۆ دروست نابێ یان کراوە بە یاسا ئێوە خۆتان بۆ نمونە کەسێکە بیرن نەخۆشێک دێ بۆلات دوای بڵێ نەخۆشێکیشنەوە کەسی کە دەیەوێت ڕووکار و جوانکاری خۆی بکات کە شێوەی زۆر دەگۆڕێت دەبێ ئیجبار بکرێت ئەو کەسە ناسنامەکەی بگۆڕێت یان پاسپۆرتەکەی بگۆڕێ؟ بەڵێ بەڕاستی لە وڵاتی ئێمە شتێکی وا نەکراوە کە ناسنامەیە پاسپۆرتیان بگۆڕن بەڵام لە وڵاتان ئێستا خەریکی دەرکردنی ڕێنماین ئەو کەسانی کە نەشتەرگەریکی جوانکاری ئەکەن و ئەگۆڕێن کارتێکی تایبەتیان بۆ دروست دەکەن ئەم کارتە تیان نووسراوە کە چی بۆ کراوە گۆڕانکارێکە چییە بۆ ئەوی کە ئەچێتە بۆ نمونە فڕۆکەخانە لەوێ بناسرێتەوە و بزانن کە کارتەکەی پیشان ناب ئەزانن شتێکی کردووە بەڵام تاکە نەشتەرگەری کە تایە کەسەکە نازنامەکەی خۆی ئەگۆڕێت مۆزۆعی چاندنی دەموچاوە کە تا ڕادێکی ئەمە کەمە ئەم نەشتەرگەریە بەڵام ئەوانە بۆیان جاکراوەوە کە ئەتوانن ناسنامەکەیان بگۆڕن. ینی ئیجبارە ئێستا کەسێک کە ئێوە بزانن خۆتان شێوازی زۆرە گۆڕێت ئەتوانن لە وڵاتی ئێمە نەخێر تا ئێسەوە نەکراوە ئەمە گرفتێکی یاساییوە دەرم ینی بابەت ئەندام پەرلەمانەکان کەسە مختەسەکان گویان لەبێت دەچمە بەشی دووهەم لەسەر ئالوودەبوون بە جوانکاری بەڵام هەندێک داتا هەیە سەرەتا دەیخەمە ڕوو دکتۆرە لە ساڵی 2017 داتانە بۆ ساڵی 2017 زۆرترین جوانکاری کە کرابێت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ کە زیاتر لە 4 ملیۆن کەس جوانکاریان کردووە بەڕازی بە دوای ئەو دێت 2 ملیۆن و 500,000 کەس ژاپۆن 1 ملیۆن و 137,000 کەس ئیتالیا نزیکەی 1 ملیۆن کەس مەکسیک 923,000 کەس. بەنسبەت ناوچەکەی خۆمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تورکیا بە پلەی هەشتم دێت 789,000 کەس نەشتەرگەری جوانکاری ئەنجامدا بەڵام لە تورکیا بابەتێک هەیە کە زۆر قسەی لەسەرەکرێت ئەوەیە کە نەشتەرگەری جوانکاری کراوە بە بابەتێکی گەشتیاری ینی زۆربەی ئەو کەسانی کە ئەنجامی دەدەن بە گەشتیاری ڕۆشتونەتە ئەوێ بە پلەی چواردەیەم میسر دێت 376,000 کەسە و پلەی بیستەم ئێران دێت کە 151,000 کەسە قسەش زۆر لەسەر سعودیا دەکرێت کە سعودیا بەتایبەتی لەم سەردەمی شاه سەلمان کە کرانەوەیشی گەورەی هەبووە ئەم نەشتەرگەریانش زیاد بوون زیاتر و نەشتەرگەریانی کە ئەنجام دەدرێن گەورەکردنی سنگە پلەی یەکەم دووهەمیش لابردنی چاوریە ئەمە ئەم بابەتانی کە لە سەرتاسەری جیانە ئەنجامدان دکتۆرە لای خۆمان ئالوودەبوونی نەشتەرگەری جوانکاری هەمانە خەڵکمان هەیە ئالوودەبوو بێ بۆ بابەتە؟ بەڵێ تەمان بەبوونی سوۆشیال میدیاوە ئێمە ئێستا خۆ ناتوانین خۆمان دابڕین لە جیهان بۆیە بەشێک لەو ئامارانی کە باست کرد بەر ئێمەش کەوتووە. سوۆشیال میدیا دەورێکی زۆر زۆر گرنگە بینێ لەوەی کەسەکە ئایا شقلی خۆی بەدڵەیان نا بۆ نمونە لە سا پەنجای ئەو کەسانی سەردانی کلینیکەکانەکەن بۆ ئەنجامدانی جوانکاری وێنەی کەسێکی سوۆشیال میدیای پێەیە
ئەڵێ تکایە دکتۆرە ئەمە لێوم وەکو ئەو لێ بێت ئایا ئەمە طبعاً دیوی خراپی هەیە و دیوی باشیشی هەیە بۆ نمونە تۆ ئەگەر بیت شتێکی جوانکاری بکەیت نەفسێتی خۆتی پێ بەرزە بێتەوە باوەڕ بە خۆبوون زیاکە بەڵام ئەبێت لە ڕێنمایەکانی جوانکاری دەرنەچێت بۆ نمونە گرفتی لاوەکی زۆریشی هەیە دکتۆرە طبعاً هەموو ئەنجامدانی هەموو کارێک گرفتی خۆی هەیە ئێمە سەرەتا بۆ کەسەکەی ڕوونەکەینەوە تۆ ئەم جوانکاریانە ئەکی لەوانێت تووشی ئەم مزعفاتانە ببی و کەسەکە ڕازیە بەڵام طبعاً نیسبەی مزعفاتەکان زۆر کەمە لە چاو کارەکانی کە ئەنجام ئەدرێ بەڵام من تکایەکم هەیە هەموو کەسێک ستایلی خۆی هەیە و شکلی دەموچای خۆی هەیە بەڕاستی تۆ نابێت کەسێک لە سۆشەل میدیا کە بۆ بە نمونەیەکی جوان بۆ تۆ هەوڵبەی لەو بچیت چونکە کەس لە کەس ناچێ و هەریەکە با بڵێن شخصەتی خۆی هەیە لەم بابەتەیە ئەوەی کە لە سۆشەل میدیا ئەبینرێ ئێستا گەورەکردنی بابەتەکەیە زۆر جار کەسێکی مۆدل تەوان ڕێزم بۆ هەمویان وا ئەکات ڕێکلام بۆ شوێنێکەکات لەوانەیە ئەسڵن خۆی پێویستی بەو شتە نەبێت کە کردوێتی بەڵام بە بۆنەی ڕێکلامەکەەوە ئەنجامی ئەدات واتە شەرت نییە ئەو دیوەی کە تۆ ئەیبینیت لە سۆشەل میدیا تەنیا ئەو دیوە ڕاستەکە بێت دیوی تریشی هەیە کە تووشی مزعفات بۆ تایە مثلا فیلەری کردووە دەری هێناوەتەوە شتێکی ئاسایی ئەمە ڕووبا بەڵام تۆ ئەگەر لە 2 مانگە 2-3 جار فیلەر بکەیت و مەجبوربی دەری بێنیتەوە ئەمە گرفتە بڕاستی چونکە هەریەکەیان مزعفاتی خۆی دروست کەسەیە بۆ نمونە هاتبێت داوای بابەتێکی کردوێت ئێوە لە ڕووی بێگومان یانی لە ڕووی زانستیەکەەوە سەیری دەکەن پێویستی نییە پێتان گوت بێت تۆ پێویست بە نەشتەرگەریەکە نییە ئیجباری کردبێت نەخێ من نەشتەرگەریەکە ئەنجام دەدەم یا بە دیوێکی کە ئێوەش بۆ سوودەمادیەکەی خۆتان ئیشەکەی خۆتان هەر کردووە ڕاستە خۆی بابەتی جوانکاری دوولایەنە ئێمە بابەتی ڕێککاریمان هەیە و جوانکاریمان هەیە ڕێککاریەکە ئەو کەسە لەبەرەوەی ئەندامەکەی ئیش ناکا بە باشی مەجبورە ڕێککاری بۆ بکە بۆ نمونە کێشەی هەناسەدانی هەیە چارەسەری ئەکا بە ئەنجامدانی نەشتەرگەری لوتی بابەتەکە ئەچێتە باری ڕێککاری و جوانکاریەوە بەڵام کەسێک ئەندامەکەی هیچ کێشەی نییە تەنیا بۆ مەبەستی جوانکاری کە ئەمەش مافی خۆیەتی چونکە ئێمە زۆر کەسمان هەبوو تووشی گرەی دەرونی بووە ببوونی شکڵێەوە چەند ساڵێک پێوەی ناڵانوە لە ئەنجامی چاکردنی با بڵێن ژیانی بۆ گەڕاوەتەوە چۆتەوە ناو کۆمەڵگا ئیشی دەستکەوتووە ئەمانە سوودەکانێتی بەڵام ئێمە خۆمان نەخۆشمان هەیەت ئەڵێت دکتۆرە بۆ نمونە من فیلەرم کردووە بەس ئەمەوێت لێوم زۆر گەورەتر بێ من لەلایەنی خۆمەوە تێ ئەگەێنم کە ئەمە غەڵەتە هەم بۆ وەرگرتنی شکڵەکە لەلایەن کۆمەڵگەوە غەڵەتە و هەم لەوانەیە تۆ ئیشکردنی ئەندامەکەشت تێک بە بەڕاستی ئێمە ئەبێ ئەوە بزانین بۆ نمونە کەسێکی 50 ساڵ کە کارێکی جوانکاری بۆ ئەکەین نابێت هەمان کاری بۆ بکەین کە بۆ کەسێکی 20 ساڵی ئەکەین ئەبێ ئێمە گرنگی بین بە شێوازی ئیشی ئەم کەسە ئیشی ڕۆژانەی لەکوێیە لە دائیرەیە مۆدێڵە شکڵی زۆر ئەبینرێ سەر تەلەڤیزۆنە ئەبێ گرنگی بین بم بوارە و تەمەنی کەسەکە ئایا ئەم جوانکاری بۆ تەمەنی ئەم کەسە گونجاوە لەگەڵ تەمەنیا یەت یان نا ئەمانە زۆر گرنگە کە پزیشکی جوانکاری ڕوونی بکاتەوە بۆ نەخۆشەکە بە دڵنیاییەوە لەوانەیە هەمومان ئینسانین لەوانەیە هەندێکمان وای لێبێت کە لایەنە مادیەکە پێش ئەمە بخەین بەڵام بە شێوەیەکی گشتی دڵنیام کە زۆر بەمان ئەمانە لە نەخۆش ئەگەێنین زیاتر نەشتەرگەریانی کە لای خۆمان ئەنجام دەدرێن پێداویستی تەندروستین یا بۆ جوانکارین هەردووکی تایە نەشتەرگەریە گشتیەکانی کە بە بەنجی عام ئەکرێت و پزیشکی نەشتەرگەری جوانکاری ئەنجامی ئەدا تێکەڵە هەردوو لایەنێکی تایە ئێمە ژۆک و پزیشکانی پێست و جوانکاری ئیشەکانی خۆمان کە ئیتین زیاترینیان کامەیە ئەوەی کە لای ئێمە ئەبینرێت لە بوارەکەی ئێمە زۆربەی کردنی فیلەر و بۆتۆکسە لە بابەتی نەشتەرگەری گشتیە تا ئەم دەقەیە لابردنی چەوری و ڕێخستنەوەی شێوازی لەشە ینی زیاتر بابەتی جوانکاریە وەکلەوەی بابەتی تەندروستی بێ ئەتوانین ئەمە ناوی بنێن بە ئالوودەبوونی جوانکاری بەڵێ تا ڕادەیەک ئەوش لە کەسێک و بۆ کەسێک ئەگۆڕێ بۆ نمونە من نەخۆشمان هەیەت قژی زائیفە حەزەکە احتیمامی پێ بە ئەمە هەردوو لایەنەکەیە هەم جوانکاریە و هەم ڕێککاریە و دەستکەوتنەوەی ئەو قژەیەکە خۆی هەی بۆ و پلازما ئەکات و ینی عیلاجی بۆ ئەکەین بەڵام لایەنێکی تر کە نەخۆشەکە زۆرت لێ بکە شتی بۆ بکەی ئەمە ئەبێتە ئالوودەبوون دووبارە بوونەوەی ئەنجامدانی ئەو نەشتەرگەریانەیە ئەنجامدانی ئەو بابەتانەی کە تۆ سێرەکەی پێویستین بەڵام ئەنجامی هەیەات
ڕاستە ئەمە ئالوودەبوونە نەخۆشمان هەیە لە مانگێکە دوو جاریت ئەڵێ ئەمە لێوم بۆ گەورە ترکی ئەمە جۆرێکە لە ئالوودەبوون بەڕاستی ئەو نەخۆشانە من توام بڵم دائنیشم لەگەڵیان چۆن ئەڵێ جەلسەیەک احتیمامی پێ کە باسی شتەکانی بۆکی بۆی ڕوون ئەبێتەوە فعلەن کە ئەم شتە غەڵەتە و هەندێکیشیان ڕێنمایی ئەەکەم سەردانی پزیشکی دەرونی بکەن چونکە زۆر جار کێشەکە ئەوەنە گەورەیە کار ئەکاتە سەر دەرونی کەسەکە ئەڵێت ئەگەر من نەگەم بەوەی کە ئەمەوێت کەواتە من کێشەیەکی شکڵم هەیە کەواتە ناچم بۆ ئیش کەواتە تێکەڵی خەڵک نابم ئەمانە بەڕاستی ئەبێت چارەسەرکرێ چارەسەرەکە بەس لانی دەرونی ینی چارەسەر بکریان بابەتی دیکە هەیە توانی بۆی چارەسەر بکەیت نەخێر زۆربەی چارەسەرەکان طبعاً ئێمە نەخۆشەکە کە ئەبینین ئەزانین گەشتۆتە چ ڕادەیەک ئالوودەبوونەکەی بە چەند جەلسەیەک لای پزیشکی دەرونی چارەسەر ئەبێت وای لێ ئەو کەسێتەوە نەوەستم ئێستا بۆ نە کەسێک لەوانەیە بۆ نمونە چاوریەکی هەبێت چاوریەکەی زۆر نەبێت تۆ بزانی کە ئەم کەسە پێویست ناکەیانی بخۆی بخاتە بەردەم بەنج و نەشتەرگەری و ئەم بابەتانە لەوانەیە هەندێک مۆزەعافاتی گەورەی هەبێت دواتر بتوانێت بە وەرزش چارەسەری بکات بابەتی لەو شێوەیە هەیە ینی کەسێ قەنەعەت هەبگە بۆ کەسەیە گەلێکی تەمەڵین ئەمانەوێت ڕاستەخۆ چاوریەکەمان لە کۆڵ بێتەوە و چاوەڕێی وەرزش وەم بابەتانە نەکەین بەڕاستی ئێستا بە بۆنەی گۆڕانی لایفستایلمانەوە خەڵک بەرەو قەڵەوی ئەچێت خەڵک سیاری پێ تا ڕادەیەکی باش تەمەڵ بووە ڕازە کەم بۆتەوە بەڵام ئێمە وەکو پزیشکانی نەشتەرگەری جوانکاری و پزیشکانی پێست و جوانکاری بەردەوام هەوڵین کە ڕوونی بکەینەوە بۆ نەخۆشکە و ئێمە ڕێنمایی خۆمان هەیە کە ئایا چ کەسێک لە چ وەزنێکە و لە چ شکڵێکە ئەتوانی چوری بۆ دەربێنی یان نەشتەرگەری بۆ بکە یعنی شتێکی هەڕەمەکی نییە بەڕاستی ئێستا زۆر کەسیشەیە من هەندێک گوێم لە هەندێک بابەت بووە دەوانە و کەسانی کە وەرزشکارن ماسوولکەیەکی گەورەیان ئەبێیان سکس پاک دروستەکەن ئەمانە بە ماوەیەکی کەم دروستی ناکەن بە وشێکی زۆرە بە ماندووبوونێکی زۆرە ئێستا داواکەنەڵە بە نەشتەرگەری ئەو بابەتانەمان بۆ بکەن ڕاستە ئەمە مەترسی گەورە لەسەر ئەو کەسانە دروست نابێت دواتر هەم وەکو باسم کرد هەموو نەشتەرگەریەک مەترسی خۆی هەیە بەڵام بەڕاستی کەسێکی وەرزشەوان لەوانەیە چەند ساڵێکی ویستی بێت تا گەشت بێ بەو ئامانجە ئێستا کە لە سوۆشەڵ میدیا ئەیبینێ فلان کەسی مۆدل ئەم ئیشەی کردو و نەتیجەکی جوانە ئەمە وا لە کەسەکە کە داوای بکات بەدڵنیایەوە هەموو نەشتەرگەریەکیش مزعفاتی خۆی ئەبێت من هیچم لەمە ئاگەشتێکت مابێ ڕوو لە هاوڵاتیان بکەی بۆ ئەوەی کە بابەتێک نەبێ خوو بوو بێ بەخوو یان لە چاولێکەری نەبێت بابەتی ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری چیان پێڵێت ئەگەر ڕوان مادیەکەی هەندێک واز لێبێنین ڕۆیکی ڕوئایەکی نیشتیمانی ڕوو لە خەڵکی چیان پێڵێت وەکو خۆت پسپۆرێکی بوارەکە ڕاستە من داوام لە هاوڵاتیان ئەوەیە بەڕاستی بابەتی جوانکاری با لە ئالوودەبوون دەربچێت واتە ئەگەر تۆ پێویستت بە کارێکی جوانکاریە تکایە لە ژێر ڕێنمایەکانی پزیشکا بیکە پێویست ناکات زیادە ڕۆیی بکەی لە کاری جوانکاریە هیوای ڕۆژێکی خۆش بە هەمویان نەخوازم پێویستیش ناکپچنە ئەو شوێنانەی کە مۆڵەتی فەرمیان نیە یان نەزانن کە پزیشکێکی پسپۆر سەرپەرشتی بابەتەکە لەوانەیە نرختان جیاوازە بڕواناکەم ئێستا ساڵۆنەکان و ئەو سنتەرانی ئەوە سەرپەرشتی بڕواناکەم نانە بە شێوەیەکی گشتی نرخەکان لە وڵاتی ئێمە زۆر کەمترە لە چاو جیهان بڵێ گۆڕانکاری کەم هەیە لە نێوان کلینیکێ بۆ کلینیکێک بەڵام بەپێی بەکارهێنان و کوالیتی ماوەدەکان ئەویش ئەگۆڕێت لەوانێت ئەگەر تۆ پارێکی زیاتریش بی تۆ جوانکاری عنی لەوانێ پارەت هەبێ بۆیە جوانکاری ئەنجام وانێ ئەگەر پارێکی زیاتریش ئەنجام دەی ئەوەیە کە دوایی تووشی گرفتی تەندروستی نەبی تووشی هەندێک گرفت نەبی پاشترە لە شوێنێکی محتەریف دڵنیام جیاوازی پارەکە نییە زۆر جار کارەکە ڕێکلامە ینی ئەڵێ پزیشکێکی بیانی هاتووە ئەم پزیشکە لە وڵاتی خۆی لەوانەیە جێ نەبوو بێتەوە یەتە وڵاتی ئێمە استیغلالی وەزعی ئێرە ئەکا و کاریتیا ئەکات بەداخەوە یەکێک لە بابەتەکان ئەوەیە کە بۆ نەو کەسەکە لە دەروی وڵات هاتووە لە وڵاتەکەی خۆی چی کردووە یان ئەمە کە ئاڵێن ئەوەنەی هەیە ئەوەی هەیە ئاوا ئەگەر دڵنیام ینی ئەگەر لە وڵاتەکەی خۆی بۆ نە کەسێکەیە لە ئیمارات لە ئیمارات پارەی باشی دەسەکەوێ یان لێرە لە ئیماراتەوە دێتە ئێرە زۆر سپاس بەڕێز دکتۆرە سایە سامی سپۆری پێست و جوانکاری ماندوومان کردی سپاس بۆ زانیاریەکانت دەچینە لای بڕگەیەکی بەرنامەکەمان بڕگەی دەنگ و ڕەنگی پێنجوێنە باڤینەری بین
تەوەری دومی بەرنامەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر ژینگەی شارەکان. ئێمە بە تایبەتی گفتوگۆ لەسەر ژینگەی پارێزگای سلێمانی دەکەین بۆ تایبەتتریش سنتەر، چونکە هەندێک بابەت هەیە لە دەرەوەی سنتەری پارێزگای سلێمانی کە لەوانەیە نەتوانرێت بە ئاسانی جێبەجێ بکرێت، بەڵام لە شوێنێکی وەکو پارێزگای سلێمانی کە ئێستا لە دەوروبەرەکەی بە تایبەت و تایبەتتریش لە بازیان کۆمەڵی کارگەی گەورە کراونەتەوە. بامەڵێک بابەت هەیە کە لە وڵاتە جیهانیەکان کە ئەو بە ناوچەی پیشەسازی دەکرێتەوە یاخود کۆمپانیایەکی نەوتکاری تێدە دەکات، دەرهێنانی نەوت بێ یاخود پاڵاوگەیەکی نەوت کە لەو شوێنەدا دەکرێتەوە، دەبێت کۆمەڵێک پرۆژەی گەورەی ژینگەی ئەنجام بدرێت. لە هەرێمی کوردستان ئێستا بە فەرمی باج لە شۆفێرەکان وەردەگیرێت بۆ ژینگە. ئایا پرۆژەی ژینگەی پێ ئەنجام دەدرێت؟ ئەو کارە ژینگەیانە چین کە ئەنجام دراون؟ لەناو پارێزگای سلێمانی ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا ئەمە بەڕێوەبەراتی باخچەکان داتای بەڕێوەبەراتی باخچەکانی پارێزگای سلێمانیە من دەیڵێم 564 باخچە و پارک هەیە لە ناوشاری سلێمانی، 3 ملیۆن درەخت هەیە. ڕێژەی سەوزایی لە ناوشاری سلێمانی نزیکەی لە سەدا 18 هەندێک باسەوە دەکەن گەشتوتە لە سەدا 19. لە ساندەری شارە جیهانیەکان دەگوترێت کە ڕێژەی سەوزایی لە سەدا 16 بۆ لە سەدا 25 بێت ڕێژەیەکی گونجاوە. ناو سنتەری پارێزگای سلێمانی گونجاوە، ئەگەر لە ڕێژەی سەوزاییەکە و داتانی کە باز دەکرێن داتایەکی گونجاوە، بەڵام دەرەوەی پارێزگای سلێمانی دەگوترێت لە زۆربەی شوێنەکان نەگەشتوتە لە سەدا 12. ستانداری جیهانی بۆ ژینگەی شارێک تەنها ڕێژەی سەوزایی نییە، کۆمەڵێک بابەتی دیکە هەیە کە دەبێت ڕەچاو بکرێت. لەگەڵ میوانەکان گفتوگۆ لەسەر بابەتانە دەکەین بەڵێز دیارگەری بەڕێوەبەری ژینگەی سلێمانی. کاک دیارم کاتت باش بەخێر بێن، زۆر سپاس. لەوانەیە پرسیارەکەم زۆر گشتی بێ و لە ڕۆ زانستیەکەی زۆر زانستیش نەبێ بۆ کەسێک وەکو ئێوە کە ماستەری هەیە لە بواری زانستی ژینگە، بەڵام دەبێت هەر بۆ پرسیارش دەست پێ بکەم بۆی خەڵک فکرێک بیرۆکەیەکێ بێ لەسەر بابەتەکە. ژینگەی سلێمانی ئێستا ژینگەیەکی چۆنە؟ لە ڕاستیان پرسیارە زۆر ئاراستێ منەکرێت. ژینگە کاتێک کە ئەتەوە بڕیار لەسەر کوالەتی ژینگە بدەیت پێویستە کۆمەڵێکی زۆر داتات لە بەردەسا بێ لەسەر ئاو، خاک، هەوا و ئەو ژینگە دەستکردەی کە مرۆڤ بنیاتی ناوە هەر لە جوڵاو و نەجوڵاوەکانەوە لە هەمان کاتیشدا دیمۆگرافیای کۆمەڵایەتی ئەو ناوچەی کە ئەتەوێ بڕیار لەسەر کوالەتیەکەی بدەیت. بۆ شوێنێکی وەکو پارێزگای سلێمانی لەبەر ئەوەی داتامان لە بەردەسانیە
وەکوتم داتا لە هەموو ئەو سێکتەرانەیە بۆ هەموو پارامیتەرانەی کە پێویستە هەمان بێ ئەو تێستانی کە پێویستە بۆیان بکرێت دواتر بڕیار لەسەر ئەساسی ئەمە کەشی کاری بۆ ئەم دااتاناکرێ ئەتوانرێ بڕیار بدرێت لەسەر ئەوەی ئایا ژینگەی ناوچەیەک پیس بووە پیس نەبووە ئەگەر پیس بووە ئاستی پیس بوونەکە لە چەمە ئاستێکە مەترسیدارە کوشندەیە ئایا ئاساییە یان پیس نەبوو لەبەر ئەوەی داتامان لە بەردەسانی وەکوتم لەسەر ئەو سێکتەرانی کە ئاماژەم بۆ کرد بە شێوەیەکی گشتگیر و ورد و زانستی ناتوانین بڕیار لەسەر ڕەوشی ژینگەی پارێزگاکە بدەین ئەگەر مانەوێت ئەوەی کە بە چاو ئەبینرێت بیخەینە ڕوو ئەوەیە کە تا ئێستا ڕەوشی ژینگە باشە بە پشبەستن بەو داتا کەمەی لە بەردەستمانایە چونکە ئەو داتایی کە لە بەردەستایە ناتوان درێ بڕیاری پێ بدرێت لەسەر ڕەوشەکە تا ئێستا باشە بەڵام ئەوەیە بینە زۆر بە خێرایی بەرەو پیس بوو نەچێت پرسیارەکە لەوەیە بۆ نمونە بەڕێوەبەتی ژینگەن ئەم داتانە ئەگەر ئێوە وەری نەگرن کێ وەریەگرێ ئەم داتانە کێی نییە هەر ئەبێ ئێمە وەریگرین بەڵام وەرگرتنی ئەم داتانە پێداویستی زۆری هەیە پێویستی بە کۆمەڵێ کەسی مختاسەیە لە هەمان کاتیشدا پێویستی بە کۆمەڵێ ئالت بڵێن پێداویستی تەکنۆلۆژیا و پێداویستی پێشکەوتو هەیە لە هەمان کاتیشدا پێویستی بە تێچوویەکی مادی هەیە هیچ کام لەمانە لە بەردەستان نەبوون بۆیە ئێمە نەمانتوانی وەریان بگرین توانای مرۆیمان هەیە ئەی توانای مرۆیشمان نییە نەخێر ینی ئێستا ئەگەر بۆ نمونە ئاژانسێکی نەتەوەیە گرتووەکان بێت بێوێت قسەیەک لەسەر ژینگەی سلێمانی بکات هیچمان لە بەردەستانیە پێی بەخشین ئەوەی ئەبیندرێت وەکو فەرمانگەی ژینگەی سلێمانی کۆمەڵی هەوڵدراوە یەکێ لەوانە ساڵی پار بۆ ماوەی 1 ساڵ توانیمان بۆ پارامیتەرە بۆ تێستە گرنگەکان تێستەگە ئەو تێستانی کە توانرە بڕیاری لەسەر بکە چونکە زۆربەی زۆری ئەو تێستانی کە ئەوترێ ئەم ئاوە پیسیان پاکە ئەو تێستانە نینکە توانرە بڕیاری پێ بدرێت بۆ ئەو تێستانی کە گرنگن و ئەتوانرە بڕیاری لەسەر بدرێت بۆ نزیکی 500 سامپڵ لە ئاوی دوکان وەرگیراوە نزیکی 400 سامپڵێکیش لە ئاوی دەربەنی خان بۆ ماوەی 1 ساڵ مانگانە وەرگیراوە بە جۆرێک پێم وابێ گرفتیان هەبووە نەخێر گرفتێکی ئەوتوان نەبوو بە بەراوردکردن دەربەنی خان بە ئێستا هۆکاری ئەوەشت پێڵم کاڵم پیس بووە بە بەراورد بە ستانداردە عێراقیەکان و WHO بۆ ئاوی دەریاچەکانیان ئاوی سەرزەوی هەڵەیەک لەوە هەیە کە ئەوترە پیس بووە بێگومان لە دنیا ئێستا هیچ ئاوێکی سەرزەوی نەماوە ڕاستە خۆ بە خواردنەوە بشێت نەماوە ئیلا ئەبێ ئەم ئاوە کە بەکار ئەهێنرێ بۆ خواردنەوە بە چەند مەرحلەیەکی پاکردنەوەدا بڕات ئاوی سەرزەوی بە هیچ جۆرە بە خواردنەوە نابێت ئەمانەی کە ئەڵەن ئەم ئاوە پیس بووە هاتوون ئاوی دەریاچەی دوکان یان دەربەنی خانیان مقارڕە نەکردو بە ستاندارەکانی عراقی یا ستانداردەکانی ئەوانە ئەو داتانی کە WHO ئەو زانیارانی WHO لە ڕێبەری WHO هەیە بۆ کوالیتی ئاوی خواردنەوە ینی بەراوردیان کردو بە ئاوی خواردنەوە بێگومانیش هەر سەرچاوەیەکی سەرزەوی بەراورد کرێ بە ستاندەرەکان بۆ ئاوی خواردنەوە شیاو نابێت لە هەندێک داتا هەندێک قسە دەکرات تەنانەت بینکەم لە ئەندام پەرلەمانەکانیش بوو ڕێژەی کاربۆن لە هەوای سلێمانیان بەرز بووتەوە نازانم ئەمە قسەی من ئەندام پەرلەمانێکە حەز ناکەم لێرە شۆ ناوی بێنم دەیگوت بەنزینخانەکانمان ڕێژەیەکی سەرچاوەیەکی گەورەی توشبوون بە شێرپەنجەن بۆ بەنزینانەی کە دێنرێت هیچیان کوالیتیان نییە ئەوەی کە دەچێت بەنزین تێدەکات ئەوەی کە لە بەنزینخانەکان کارەکات ئەوانە هەمویان تووشی شێرپەنجە دەبن ئەوانە ڕاستن من ناتوان بڵم ڕاست نین بەڵام ئەوەی کە ئەڵە ڕاستن بەچ دەلیلێکە لە ڕاستن ئەم دەلیلە لای ئێوە نییە نەخێر چۆن تا ئێستا ئێوە بۆ نە جوابی ئەوەندام پەرلەمانەتان نەیاوەتەوە ئاخر کێشەکە لە وایە ئێمە ناکرێ هەر کەسێک قسەیەک ئەکات ئەوەندام پەرلەمانێکە ئەزانی کێشەکە لە ئەندام پەرلەمانیان نییە لە وڵاتەیە وای لێ هاتووە ئێمە هەر کەسێک
هەڵ ئەسێ لەسەر بواری ژینگە قساکەت بەڕاستی ژینگە بۆ بە پانتایەکی زۆر باش بۆ دوو مەبەست بۆ بە فەرمی داواتان لێ نەکرد بچ توێژینەوەیەکە و توێژینە بە بەدەستی ئێمەش من ئەسڵەن ئەم بابەتەم گوێ لێ نەبوو ینی ڕواقعی پێت بڵم یەکەم دووهەم وەکوتم ژینگە بۆ بە پانتایەکی زۆر باش بۆ دوو شت یەک بۆ خۆ دەرخستن دوو هەند لە هەندێک حاڵەتە بۆ پارەپیاکردن باسی ئەوە ناکەم کە کۆمەڵی کەسی دڵسۆزیشان ئیش لە بەنجدی لەسەر ژینگە کۆنتاکتان لەگەڵ ڕێکخرا و کۆمەڵی ژینگەکانی ئەوانیش هەندێک جار قسە ئەوەندەی ئەزانی کاک ڕێبین ئێمە ناکرێت هەر کەسی قسە بکات وەکو حکوومەت وەڵامی بینەوە ئێمە بێ خەڵک چاو لە قسەکانی ئێمە بکات یعنی من پێتەڵم من بەرپرسیارم بەرامبەر بەم ژینگەی کۆنتاکتێکی ڕاستە و خۆمان ئێمە هەیە لەگەڵیا کە کەسی قسێکی لەو شێوەیە کات ئەگەر تۆ سکاڵای یاسایی بەرامبەر تۆمار بکەی ئەگەر ئیجراعاتی لەگەڵا بکەی لە هەنەیە نەوێرە جاری کە کەسێکی دیکە لە خۆیەوە بچێتە سەر ڕاگەاندنەکان یاخود لە واڵی خۆی لە فەیسبوک لە شوێنێک بێ قسە لەسەر ژینگە بکات ئەزانی واقعی خۆی ساگەر متابعە بکەی چەنەها تۆمەت ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێت بەڵام حکوومەتی هەرێم نایە لە بەرامبەرە لەسەر هەمووی سکاڵا تۆمار بکات خەڵک ئەبێ خۆی هۆشیاری ئەوەی هەبێت کە بزانێت ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی سلێمانی بەرپرسین لە ژینگەی پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجێش هەتاکو ئێستا ئێمە ئەتوانین بڵین ئەم ژینگەیە پاکەیان پیسە هەر کەسی کە کار قسەیەکە کات بەڕاستی باشە کاک دیابۆی بچمە سەر بابەتە سەرەکیەکان لە زۆربەی وڵاتانی جیهان بۆ خۆت شارەزای لە بابەتەکەی هەیە و ماستەرت لە بوارەکەشتا هەیە ئەو پرۆژە پیشەسازیانە یاخود دەرهێنانی نەوت یاخود پاڵاوگە کە دەکرێت لە شارێکدا لە بەرامبەردا دەبێت ئەو کۆمپانیایە هەندێک بابەتی ژینگەی ئەنجام بدات کاری ژینگەی ئەنجام بدرێت تا ئێستا لە ناو شاری سلێمانی کاتێک کە کۆمپانیایەک ئیشی دەرێنانی نەوتی کردیان پاڵاوگایەکی دانابێیان کاریگەیەکی گەورەی کردبێتێت لە بەرامبەرە پرۆژەی ژینگەی ئەنجام داوە لەوە چه ئەنجامیان نەبێت بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە هێشتا ئەم کارگە و پاڵاوگانە پابەندی ڕێنماییەکان نابن بە فەرمی لە ڕێنمایەکانە هاتووە تەمان ئەو کارگە و پاڵاوگانی جەنابەت باسیەکە کارگە گەورەکان کارگە گەورەکان ئەبێ 25% ڕوبەری سەوزای ڕوبەرەکان سەوزی بێت 25% واتە ئێمە شوێنمان هەیە لە سەر و 400 دۆنمە ئەبێ 100 دۆنمی سەوزی بێت ئەمە یەک دووهەم ئەبێ بە دەوری کارگەکەیە لانی کەم بە پێی جۆری کارگەکە 2 تا 3 پشتێنی سەوزایی هەبێت ئێمە ئەم کارگانە هەندێکیان کێشەمان هەیە لەگەڵیانە هەندێکیان پێش یاسای ژینگەی 2008 دامەزراون کە ئەمە بۆن بە ئەمری واقعەک مەجبورین بە زۆر ئەم ڕوبەرە سەوزایە ئەگە لە شوێنی خۆشیان پێیان نەکرد لە شوێنی کە پێیان بکەین هەندێکیشیان دوای یاسای هەش دامەزراون و لایەنی مۆڵەت پێدەر کە لایەنە جیاوازەکانن نیان ناردوو بۆ ڕەزامەندی ژینگە کە بەپی یاسا هەر مۆڵەتێک ئەگەر درابێت و ڕەزامەندی ژینگەیی نەبێت طبعا دۆکومنتێک کە ڕەزامەندی ژینگەی ئەو مۆڵەتە بە باتڵ حسابی بۆ ئەکرێت لەبەرەوەی یاسای هەش زۆر بە وازەحی ئاماژەی پێکردو ئەڵێ هەر پرۆژێکدا ئەمەزرێت پێویستە ڕەزامەندی ژینگەیە لە ڕەزامەندی ژینگەیە کۆمەڵی مەرج و ڕێنمایی بەسەرا جێبەجێ کرد یەکێ لەوانە ڕوبەری سەوزاییە یەکێ لەوانە دانانی فلتەرە یەکی چارەسەری ئاوەڕۆیە چارەسەرکردنی خاشاکەکەیە کە دروستی ئەکا لە چالاکیەکانی ڕۆژانەیە ئەمانە ئەوەندەی توانرا بێت ئێمە هەوڵمان لەگەڵ داون و ئیجراعاتیشمان لەگەڵا کردوون من کارگەک پێویستی بەوە بەڵام کارگەکان هەم زۆرن هەم ئەو ئیمکانیەتی کە لە بەردەستی ئێمەشایە کەمە لەبەرەوە وەکوتم ئێمە بەرپرسین ئیمکانێتەکە مەبەستت توانای ئیداریەکە مرۆیی تەکنۆلۆژی و ئیداریش دەستکراون بۆ نمونە بتوانن ئەگەر بتانێت کۆمپانیایەک غەرامە بێت دواتر سزادانی گەورە بێت دواتر داخستن بێت بەڵێ زۆر کارگەمان غەرامە کردووە کارگەمان کە بە خۆشحاڵی وتوان بڵم ئەوە لە بەس لە سلێمانی هەبوو توانیمانە کارگەدا بخین کارگە بگوێزینەوە لە شوێنێکە شیاو نەبووە و غەرامەی کارگەیش بە ڕێژەیەکی بەرچاو بکەین وەکو فەرمانگەی ژینگەی سلێمانی دەسەڵاتمان هەیە لە 100,000 تا 8 ملیۆن غەرامەی هەر کەس ویلایەنێک بکەین کە ئەبێتە هۆی پشێواندنی ژینگەیان پیسکردنی ژینگە باش ئەوانەی کە ئەو کارگە و شوێنانەی کە ڕێنمایەکانیان جێبەجێ نەکردووە و پرۆژە ژینگەیەکانیان ئەنجام نەداوە بەڵێ ئەوانەی کە جێبەجیان نەکردەوە وەکوتم ئێمە
وەکو ئەوتر لە 32 لە سەڵی پیشەسازی عێراقەکەوە سلێمانیەوە ئێمە بە فەرمانگەیەک کە بەقەر ژمارەی شارەوانیەکان ئەتوانم بڵێم فەرمانبەری نییە بەقەر ئەو ژمارەیش ئەو شارەوانیانەی سەرپەرشتی ئەکات کە سەر و نزیکی 6 شارەوانیە سەرپەرشتی ئەم شارەوانیانە ئەەکەین بە هەمووی ناکاتە 100 مۆزەف یعنی بەقەر ژمارە شارەوانەکان مۆزەفمان هەیە کە ئەمانە ئەو مۆزەفانە ئەو فەرمانبەرانەی کە هەمانە هەمویان کەسانی خاوەن تەجروبە نین و هەمووشان پسپۆر نین تۆ ئەتوانی چاودێری بە کەسانی پسپۆڕ و ئەو کەسانە بکەیت کە خاوەن بڕوانامەیەکن یان تەجروبیان هەیە لە چاودێریکردنی کارگەکانە یان بە خولێکا ڕۆشتون بەمانە ئەتوانیت چاودێری بکەیت ئێدە من دڵنیاتەکەمە بەقەر ژماری شارەوانەکان فەرمانبەری پسپۆرمان نییە لە ناو فەرمانگەکەیە ئەمە هەر بۆ ئێمە وانە بۆ هەر 5 هەموو فەرمانگەکانی تری سنووری دەستی پارێزە لەسەر ئەوە کات کە ئۆتۆمبیل لێرە باجی ژینگە دەدات چی لێ دێ و پارێ نازانم ئێوە کولانێکی پەیوەندیدار مافیەوەتان لەسەر بۆ نمونە وەزارەتی ناوخۆ تۆمار بکەن یا وەزارەتی دارایی ئەم پارەیە بۆ ژینگە وەرەگیرێ کوا بۆ پرۆژەی ژینگەی پێنجام نادەی کە ئەڵێم نازانم لە ڕووی ژینگەیەوە نازانم ئەگەر نا هەموو کەسە زانێ هەر ڕسوماتێکە وەرەگیرێشێتە ناو سەر وەزارەتی بەڵام لە ژینگەیە جێبەجێەکات دوای پرۆژەی ژینگەی پێ جێبەجێکات مافیەوەتان نیە سکاڵا لەسەر وەزارەتی دارایی تۆمارکەن بەپێی یاسای هەشت هەر ڕسومات و باج و ئەوانە کە وەرئەگیرێ بەهۆی یاسای ژینگەوە ئەبێ بچێتە ناو سندوقی ژینگەوە بەڵام ئەم بابەتە نەچوو تا ئێستا نەگەڕێنراوەتەوە بە سندوقی ژینگە و هەرچەنە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە دەستەوسان نەبووە لە بەرامبەر ئەم بابەتەیە نووسراوی کردو بۆ وەزارەتی ناوخۆ یەکەم جار وەزارەتی ناوخۆ ڕەبزی کرد کە ئەم پارێ بگەڕێتەوە ناو سندوقی ژینگە دواتر نووسراو کرا بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانیش وەڵامێکی ئەوتویان نەبوو لەسەر گەڕاندنەوەی ئەم پارەی بۆ سەر سندوقی ژینگە چونکە یاساکە زۆر بە وازحی ئاماژەی پێکردووە هەر پارێک بە بۆنەی ئەو یاسایە و لە پێناو ژینگەدا وەرەگیرە پێویستە لە پرۆژە ژینگەکانە سەرف بکرێت وان بۆ باشکردن و چاکردنی ژینگە بەکاربێنرێت من بێگومانمە ئەگە سکاڵات تۆمارکەن ئەتوان ویشی بنەوە لەو بابەتەیە بابەتێکی دیکە قسەی لەسەر بکەنەوەی کە گرفتی گەورە لە سلێمانیا نەبوونی ڕیسایکلینە مە گرفتی گەورەی ژینگەی نییە ئەوەندەی ئاگادار بم شارەوانی سلێمانی لەگەڵ گروپی کۆمپانیەکانی فاروقە ئەو پرۆژەی بەشێکی بە بزانام کراوەتەوە ئێستا زانیاری زۆر وردم لەسەری نییە بۆ ئێستا بەڵام پێم وابێ بەشێکین لەو بابەتە بەڵام ئەوە عقدێکە لە بینی شارەوانی و گروپی کۆمپانیەکانی فاروقە و پێم وابێت لە توانای هەیە 85% ناو سنتەر چارەسەر بکات و لە هەمان کاتیشدا خزمەتێکی باشە بێ بۆ یعنی ئەیترە و گرفتەی تانجەڕۆمان نامێنێ با ئەمان مێنێت ئەگەر لە 85% چارەسەر بکات ئەگەر 85% چارەسەر پێ 15 کەتری 1300 تەنە کاتە 15 تەنی یعنی ڕۆژانە هەر 200 تەنمانێژەی سەوزایی کە هەیە کە لە ناو شاری سلێمانی بە تایبەتی قسە بکەین لەسەر سنتەری سلێمانی و دەوروبەریشی ئێوە لێ رازین شتێک هەیە ئەوترێ ستاندەردی جیهانی بۆ شارێک 15% ئێمەش ئەزانین 18% یعنی بە پێو زانیارانی کە لە بەڕێوەبەراتی باخچەکانەوە پێمان گەشتووە ئەڵەن ئەوترێ 18% کە ئەوترێ ستاندەرد 15% ئەمە کەمترین ئاستی ڕێژەی سەوزاییە بۆ شارێک 15%. بەڵام ژینگە دۆستان ئەوانەی کە خەمخۆرن بۆ ژینگە ئەوانەی کە ڕوبەری سەوزاهیری بە ژیانەوەی ئەو شارە ئەزانن یعنی ئەگەر 150%یش بێهێشتا هەر پێمان کەمە و هەر لە هەوڵی زیادکردنیدا ئێستا ئەوەی کە لە سلێمانیا هەیە باشە لە چاو شارەکانی تری عێراقە بڵێ لە بابەتێکی دیکەی ژینگەیی کە زۆر کەس قسەی لەسەر دەکات لای ئێمان هۆکاری گواستنەوەی گشتیمان زۆر کەمە وای کردووە کە ژمارەی ئۆتۆمبیل زۆر بێت بێگومان ئەمە گرفتێکی گەورەی ژینگەی دروستەکات ئەوش هەمان گلەیتان هەیە هۆکاری گواستنەوەی گشتیمان نییە بێگومان هۆکاری گواستنەوەی گشتی ینی ئەگەر چەند داتایەکە بدەمە ئێمە جیازێکی چاودێری کوالیتی هەوامان هەیە لە ناو سنتەری شارەیە ڕۆژانە
تا ساڵی کۆتایی 2009 5 پارامیتەری وەرەگرت و دەقەجارە سامپڵی هەوای وەرەگرت لەو کاتانێک کە ئیزدیحام دروستە بوو لە ناو سنتەری شاری سلێمانی بێگومان ستاندەرەکانی WHO تێپەڕان ئەمە بە پێیزبوونی هەوای شاری سلێمانی مەترسی گیان ئەبووە مەترسی بێگومان هەر ستاندەردێک کە دیاری کراوەیان لیمیتی ڕێگە پێدرا و بۆ پارامیتەرەکانی هەوا کە دیاری کراوە ئەگەر لەسەرەوەبەتیژی گرنگە کاک دیارەگەر بوردەکاریەکەت لە یاد بێت باسی بکەی ڕێژەکە بێ ئەوە نەبێ بەڵام لە سلێمانیا گەشتۆتەوەنە و ئەم سەردەمی کۆرۆنایە چۆن بوو ئەزانی 5 پارامیتەر بوون سۆکسە نۆکس لەگەڵ CO ئۆزۆن H2S بەهۆی ئەمە هەمووی گرفتی گازن دەڕژێن ئەمە ئەو گازانن کە پشتیان پێبەسرێ بۆ دلیلی چاودێری هەوا ئەم پارامیتەرانە لە ناو سنتەری شاری سلێمانیە لەو کاتانەی ئیزدیحامە بە تایبەتی لە ئێوارانی هاوینە بە تایبەتی نۆکس و CO لیمیتەکانی WHO تێپەڕاند و بێگومانیش 86% تەواوی شارەکانی سەرزەوی کە ڕێژەی دانیشتوانەکان لە 100,000 زیاترە ئەم لیمیتانە تێپەڕێنن یعنی ئەمە بە واتای پیسبوونی شاری سلێمانی نایەت ئەم لیمیتانە تێپەڕێنن و 90% ئەمە هەر بەپی ئەو داتانی WHO 90% تەواوی دانیشتوانی شارەکانی سەرزەوی هەوایەکی پیس بوو هەڵەمژن ینی ئەمە نابێ بکرێ بە ئیمتیاز بۆ شارەکانی تر و بوترێ مدیری ژینگەی سلێمانی وایوت 57% تەواوی شارە دەوڵەمەنەکان کە ڕێژی دانیشتوانەکان لە 100,000 زیاترە پیسە ئەمە بپی بانکی با بڵێن داتابەیسی WHO بۆ ساڵی 2007 لە هەمان کاتە 98% تەواوی شارەکانی کە 100,000 زیاترە و داهاتەکان مامناوەندیان هەژارنشین پیس بووە سلێمانیا بەس لەو کاتانە زۆربەی کات لەو کاتانە ئەمە پێوەست لەم سەردەمی کۆرۆنایە چۆن پەیوەندی بۆ پرسیاری جەنابتەوە هەیە کە پێشت لێتکردم بەهۆی هاتوچۆوێ خۆتە زانی بۆ نمونە لە جادەی مەولەوی ئەگەر سیارێک بوێ 100 هەنگاو بڕۆ من خۆم متابعەم کردو چەندین جار ئەگەر بوێ 100 هەنگاو بڕۆ جاری وای 8 دقەی پێچێت جاری وا هەیە بۆ نمونە لەو جادەی کە لە ئەسحاب سپی هەتا ئەگەنە سەرای سلێمانی لێوە 4 دقە و نیمی پێچێت سیارێک ئەگەر بە پێ بڕۆی لەوە چێت 3 هێندەی سیارێک خێرا بڕێت ئەمە پرۆژەیەکە لە گەڵاڵەکە لە پرسیارەکانیشم ئەوەیە ئێمە لە سلێمانیا گرفتی شوێنی ڕۆشتمانەیە شۆستەمان تەست کرد ناتوانێت خەڵک بڵاو شوێنی پاسکیلیشمان نییە ئەمە گرفت نییە ئەمە پرۆژێک ئامادەکراوە نەک ئامادەکراوانی لە گەڵاڵەکردنیان لایەن فەرمانگەی ژینگەی سلێمانیەوە بۆ ئەوەی سنتەری شار بە تایبەتی ئەو شوێنانی کە ئێستا ڕێگە نادرێت بەهۆی ئەو بڕیاریکە لە با بڵێن پارێزگای سلێمانی دەری کردووە ڕێگە نادرێت لە ئایندەشە ڕێگە نادرێت ئۆتۆمبیلی تایبەتی تێ بچێت ئۆتۆمبیلی کرێژ ئەکرێ مەسەلەن بە تاکوجووت ڕێگە بدرێت یا کارەبایەکان بەکاربێنن بە ینی زۆر گەشتبین نەبین بە ئۆتۆمبیلی کارەبایی چونکە ئێمە زۆرمان ماوە بگەین بە ئۆتۆمبیلی کارەبایی بەڵام ئەو ئەمری واقعی کە ئێستا لە بەردەستمانایە ئەو بۆ منە ڕێگە نەدرێت بە ئۆتۆمبیلی تایبەتی کەسێک ئۆتۆمبیلێکی هەش بستۆن بۆچی باتە ناو سەتەری شار و 8 دقە بڕات 100 هەنگاو بڕێت سوودێکمان زۆر کە ماوە کاک دیار ئەگەر باسێکی ئەم سەردەمی کۆڕۆنامان بۆکەی بە تایبەتی ئەو داتایی کە داتناوە بۆ پێوانەی هەوای سلێمانی ئێستا چۆن گۆڕانکاری بەسەر هاتووە کێشەکە لەوایە چەند ڕۆژێک پێش ئەم کەرەنتین بوون واتە لە مانگی دووە ئەم جیهازەمان بردەوە بۆ کالیبرێشن بەهۆی ڕاوەسانی دەوام و ئەوانەوە نەمانتوانیوە هیچ داتایە وەربگرین لە ڕاستیە لە بەرەوەی ئەم جیهازە پێویستی بە کالیبرێشن هەیە بە پێویستی بە گۆڕینی چەند سێنسەرێکی شەیە کابێت لە دەرەوە بەدەستمان بکات داتا وەرنێگیراوە لە سەردەمی کۆرۆنا بە هیچ جۆرێک بەڵام کۆرۆنا بێگومان لەسەر ئاستی جیهان ئەوەی کە کۆرۆنا کردوێتی بۆ پاکبوونەوەی ژینگە هیچ دەستە و ئاژانس و وەزارەتێک لەسەر ئاستی جیهان نەیتوانیوە بیکات و بێگومانیش نایکات لەبەرەوەی کۆرۆنا بووە هۆیەوەی 60% هاتوچۆی جیهان ڕاگرێت 65 بۆ 95% هاتوچۆی ئاسمانی ڕابگرێت ڕێژەیەکی بەرچاو پیشەسازی و بازرگانی ڕاوەستێنێ کە ئەمانە هەمویان کاریگەریان لەسەر ژینگە هەیە دەستخۆش کاک دیارکەری بەڕێوەبەری ژینگەی سلێمانی سپاس بۆم تۆری بەرنامە لەگەڵمان نبوویت دەچین نابڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان ڕێنمایی گوڵا دواتر دەگەڕێنەوە بۆ قسەکردن لەسەر دواتەوەری بەرنامەکەمان.
بەیانیتان باش سڵاو لە بینەران ئەمڕۆ باسی جۆرێککە لە گوڵی دەروی ماڵەکەین کە ئەویش پێوترێت سادۆنیا بە کوردی خۆمان ناوە زانستەکەی پێوترێت جیرانیۆم. جیرانیۆم گوڵێکی محەممەرە و شێوازی ئاودانەکەی لە هەفتەیەکە دوو جارە تا سێ جارە بێ ئاو بدرێ. شوێنی دانانی ئەم گوڵە لە هاوینە پێویستی بە نەختێ سێبەرە. ئەگەر هەتاوی زۆر بێ ئەبێتە هۆی هەڵپڕووکانی گەڵاکانی و گەش و نمای زیان ناکات. گوڵەکانی سووری هەیە، پەمەیی هەیە، پەمەیی تۆق و کاڵ ئەو ڕنگانەی هەیە. لە هەموو گوڵەیەکی دەرەوەی ماڵ و ناوەی ماڵ ئەگەر پیتمۆسی تیا بێت لە خاخەیە زۆر باشترە وەک لەوەی کە بێت. وەرزی گەشەکردنی بەهار لەگەڵ بیدایەتی هاوین لە پاییزا گەشەکە کە دنیا فێنکە کاجارێکیکە. ئەم جۆرە ڕووەکە نەخۆشی مەگەر ئەو نەخۆشیە تووشی بێکە تووشی فطری ئەبێ. لە زستانە ئەبێ پارێزراو بێت ئەم ڕووەکە لە ڕتوبەت و لە فطر. خەڵک گوڵێکی زۆر بەناوبانگە لە ناو خەڵکە، خەڵک خواستی زۆرە لەسەری. ڤایرۆسی کۆرۆنا دەستەکانتان بە بەردەوامی بشۆن، بە تایبەتی کاتێک کە لە کارەوە دەچنەوە بۆ ماڵ. لووتتان خاوێن بکەنەوە، بکۆکن یا بپژمن، خواردن بخۆن و یا ئاگاتان لە خواردنی خۆتان بێت. لانی کەم دەستەکانی خۆت بە ئاو و سابوون بۆ 20 چرکە بشۆن. ناومشتتان لە یەکدی بخشێنن، پشتە دەستەکانی خۆتان لە یەکدی بخشێنن. لەبیرتان نەچێت کە نێوان پەنجەکانتان خاوێن بکەنەوە. پشتی پەنجەکانتان لە ناو مشتتان خشێنن. قامکە گەورەکەتان لە بیر نەچێت. نوکی پەنجەکانتان لە ناو مشتی هەردوو دەستان بخشێنن. ئەمە لەگەڵ دەستەکەی تریشتان بکەن. ڤایرۆسی کۆرۆنا ژیانی خۆت و ئەوانی دی بپارێزە. تەوەری سێمی بەرنامەکەمان دوو بەش دەبێت. بەشێکی باس لەوە دەکەین کە خانمان لە ماڵەوە دەمێننەوە، ژنان کە لە ماڵەوە دەمێنەوە لەم کاتەدا داوامی فەرمانگەکانیان کەم بووەتەوە و شوێنانەی کاری تیادا دەکەن بە شێوەیەکی گشتی لە کەرەنتینەداین. دەڵێن زیاتر لە ماڵەوە بێنەوە کوچنە دەرەوە. چۆن بتوانن ژنان سوود لەو کاتانە وەربگرن کە لە ماڵەوەن. هەندێک کاری ڕیسایکلین هەیە کە هەندێک پێداویستیان پێویست نییە. چۆن بتوانن سوود لەوانە وەربگرن بۆ ئەوەی کە ماڵەکان بڕازێننەوە. لە بەشی دووەمیشدا گفتوگۆ دەکەین لەسەرەوەی کە هونەر چۆن دەتوانێت بێتە زمانی گەیاندنی ئازارەکانمان، زمانی گەیاندنی هەموو ئەو دەستڕەنگینی و ئەو جوانیانەی کە لە وڵاتمانە هەیە بیگەنی بەسەر تاسەری جیهان. ئەو کەسێک کە ئەمڕۆ لامان میوانە خۆی بۆ خۆی خانوویەکی هونەرمەندا توانیوێتی بتوانین بڵێن هونەرمەندێکی دیپلۆمات، یعنی کاری زۆری کردووە. کارە هونەریەکانی گەشتوتە پاپای ڤاتیکان، ڕۆبێکی لە ماوەی ڕابردوودا بۆ پاپای ڤاتیکان کرد کە ئاینە جیاوازەکانی باشووری کوردستانی لەسەر بوو پێشکەشی پاپای ڤاتیکانی کردووە بە فەرمی سوپاسنامەیان بۆ ناردوێتەوە لە پای ناردنی ئەو ڕۆبەی. میوانداری بەڕێز خاتوو شاناز جەمالمان کردووە وەکو هونەرمەندێک گفتگۆ لەسەر بەردوو بابەتەکەکەین. سەرەتا لەسەر کارەکانی ناوماڵ ژنان چی بکەن. تۆ خۆت چی یەکەی؟ خۆشحاڵە زانم کام کاتی وکو ماڵە گەورەکەم یەموگەلی کوردستان چکە من ئەم کەناڵم ناو ماڵە گەورەکەی خۆم لێرەوە دەسم پێکرد سەرەتا و هەموو کاتێکیش گرنگیان ناو بە کار و پرۆژەکان و چالاکیەکانی هەموو هونەرمەندێ بەبێ جیاوازی. سپاسی جەنابی شتەکەم کە ئەمڕۆ لەگەڵ نام گفتوگۆیاکەی. سپاسی تۆشەکەی بۆ ئامادەبوونت لێرە. ژنان ئێستا لەوانەیە کاتی فەراغیان زۆرتر بێت، زیاتر لە ماڵەوە مێننەوە. بۆ حکومی کە تۆ مێژوویکی گەورەت هەیە لەسەر کاری ریسایکلین، ئەوە شتانەی کە لە ماڵەوە سوودیان لێ نابینین جگوێ فڕیان بین بۆ ڕازادنەوە بەکاریان بێنن. چ کارێکە توان ژنان ئێستا بکەن لە ماڵەوە؟ بەڕای من ئێستا ئەتوانین بڵین کاتە زیێڕینەکەی ناو بنین، چکە ئەگەردی قەت بینە دەوام هەیە نا هەنێک کار و
بواریکە هەیە کە ئێستا پێوی سەرقاڵبی منێکیان خۆم بووم بەیانی ڕۆژمە دەرێ ئێواراتمە لەبەر هەنێ کار و پیشەی دەرەوە کە ئەبواە بچوومایە بەڵام ێستا ئەمانە نەماوە زۆرترین کاتەکانم لە ماڵایە ئەتوانین ئەو کاتانە زۆر سوودی لێبین بۆ نمونە هەر چای بە ماڵەکە بخشێنین کۆمەڵی بابەتمان هەبێ ئەسڵن لەوانەیە هەر بیرمان چوو بێتەوە کەمە لە ماڵەکەمانایە هەر لە بەرگەسەرینتەوە لە چەرچەفتەوە لە بابچینە بابەتە ژنانەکان لە پەردەوە لە هەنێجلی کۆنی خۆیان هەیە کە بەکارنایە ئەتوانن کۆمەڵشتی پێ دروستکەن ئێستا بە خۆشحاڵیەوە لە جلوبەرێک بابەتی خۆڕازانەوەی خانمان دروستەکرێ بابەتی جوانکاری ماڵ دروستەکرێ ئەتوان ئەو بابەتانە دەربێنەوە من ئەتوانم بڵێم کاتێکی زێڕینان لەبەردەمایە کە هەم بەهرە و توانەکانی خۆیانی تیا دەرخەن هەم خزمەتێ بە ماڵەکە و بە ژینگەکی کە تایە ژین بیگەێنن تۆ خۆت ئێستا خەریکی چکارێکی لەو کارانەی ریسایکلانی بۆ نمونە کەسێک ئێستا لە گوێی لێمان بێ بڵێ من چی بکەم لەوانە دێ ڕێنماییم بکە وڵای سا من خۆمەکو خۆم تەعاەندا هەڕۆژە بێتەوە ماڵێن بەسەریەکە شت تەسفەیەکەم شت چاکەم ئێستا دوێنێ کۆمەڵی سوورمە و قماشی کۆنی پارچە پارچەم هەبوو ئەوانم دۆزیوەتەوە ئیشی تیاکەم ئەی دروم بەیەکە هەمووی تقریبەنەکو پینە و جۆدەلی قەیمی جارانی لێکە ژنانیان کرد بە شێوازی پەردە بۆ شێوازی سەرمێز ئەتوانی بیکی بە دیارە بۆ هاوڕێیەکتی بەری ئێمە لەم کاتە ئەمێ خاڵێکی زۆر گرنگ باس کەم لەوانەیە مناسبەیەک هەبێ یا شتێ بێتە پێشە نەتوانین وەکو خۆمانەزانین زروفەکە مادیان ڕێ بە هیچ کەسێ نایە چکە ئەوەی کە دەستمانەکەوێ ئەتوانین بۆ ژیانی ڕۆژانەی خۆمان بەکاربێنین چکە خۆمانەزانین نەک باری ئابووری کوردستان باری ئابووری هەموو جیهان ئێستا بە ئامۆستاوە ئەتوانین ئەو بابەتانی هەمانە جاران ئەگەر من مناسبەیەکە بواە ئاهاتم چەپکێ گوڵم بۆ کەسێکە بەریا ئەچوومە بازار چەرچەفێکم بۆ ئەکڕیا شتێکم بۆ کڕی کە دڵی پێخۆش بێ بەڵام ئێستا ئەتوانێ وەکو خانم لە ماڵەکەی خۆیان کۆمەڵی شت هەیە بە دەستی خۆی بیکاوکو دیارێ بیبەخشێ لەم کاتاوامان لێبێ مەرجنیە ئەگەر تۆ مناسبێ بێتە پێشەوە ئیتر دنیات لێ بێتە یەک و پارەت پێنی و ئیشەکە بۆستێری نەخێر ئەتوانی لە ماڵەکەی خۆتا ئەو بابەتانە بەرهەم چی دیکە هەیە سوودی لێ وەربگری لە ماڵەوە جگە لە پارچە قوماش و ئەمانە ئەم بابەتانەی کە بۆ نمونە تۆچی لە دەرەوە شتێکەکری پلاستیکێک بێیان هەر بابەتێکی لەو شێوەیە بێت بتانی بۆ جوانکاری ماڵەکەتیان بۆکو خۆتوتت بۆ دیارەک بتانی سوودیان لێ وەربگری مەکو چێشخانە ئێمە لە چێشخانەکانمانە قاپ هەیە سەبەتە هەیە کەوچکی دار هەیە هەتا قاپی شوشەش تۆ ئەتوانی ئەو قاپانە پارچە ئەگەر قاپی شوشەت هەیە لایەکی شکاوە یا کۆن بووە ئەتوانی بیکەیتە پارچەی خاولیەوە بە چەکوژ یا بە بەردێ بیشکێنی پارچە پارچێکی چیمەندوێکی سپێگریتەوە بای 1000 دینارە مەبلەغێکی وەنگە زۆرنە لە قاپێکە ئەتوانین لەسەر قەراغی تابلۆ بەکاری بێنی یا لەسەر قەراغی باخچەکانی ماڵەوە بەکاری بێنی خۆشە یعنی تۆ هەم دەرونیەن لەم حاڵەتە دەرونی کە ئێستا هەمومانی تیاین هەموو جیهانی تایە تۆ ئەگەر چەند ساتێک یەکەمیشت لە سوۆسیال میدیا دوورەکەویتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دوورەکەویتەوە لە هەمووی گرنگتر لەگەڵ ناخی خۆتا تۆ کارەکەیت ئەو بابەتی کە بەدەستی خۆ دەخشێن ئەی نەخشێنی ڕنگانەوەی کەسایەتی خۆتە بۆ نمونە دەبێ ئاو هەیە ئەوانەی کە ئاوی تیاخورێتەوە ڕۆژانە لەوانێ ماڵی وە هەردوو کارتۆن دەبە ئافڕێت تۆتوانی و دەبە ئاو لمیتێکی لە قەراغی باخچەکان تا ڕیزیکەی بیچەقێنی تەگڵەکە و بە بۆیاغ ئەلوانی بکەی یعنی زۆر کار هەیە ئەگەر تۆ لە مەبەست لە کردنی بێ هەر شتێکیش ئەگەر حەسکەی بیکەی سەری لێ دەرنەکەی ئێستا بە خۆشبەختیەوە کۆمەڵی خانم و پیاوی دەزڕەنگی نەبینم لە تۆڕە کۆمەڵایەتی کە بە دەستخۆشی و پێیجی جوان-جوانیان دانا و ئیشەکانی ڕۆژانەیانی تیادانێن ئەگەر ئەوەش نەبێ وابزانام یوتیوب شتێکی زۆر باشی کردو بۆ ئێمە هەموو ئاسانکاریکی بۆ هێناوینەتە بەردەمان من خۆم زۆر سوودم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینەوە لە هەموو کارەکانمە ناتوانم بڵێ من کەسایەتیەکەم وحێکم بواتۆتە خوارێم و کارەکان لە خۆ ماڵە قوڵێ نەخێر ڕاستە خۆم هەنگاوی دەست پێکم تایە بەڵام تۆڕە کۆمەڵایەتیەکان لە بری ئەوەی خۆت مەشغوڵکەی خۆ سەرقاڵکەی بە هەنێک کاری سیاسیەوە کە کاری ژن نییە بە هەنێک کاری یەکتری شکاندنەوە کە کاری ئێمە نییە بە هەنێک کاری عەزێدانی یەکتریەوە بەداخەوە کە ئەمە بەداخەوە لەم کاری ژن نییە ژن کائینێکی جوانە کائینێکی دەزڕەنگینە کائینێکی ژیان بەخشە لە ماڵەکە ئەتوانێ ئەو بکە سلیقە و بەهرەیەکی گەورەی ئەوێ ئەم بابەتە یان نان هەموو کەسێک بەشی خۆی خوای گەورە سەلیقە و بەهرە و توانایاوەتێ شتێک نە لێرا بڵێ کەسێ لە کەسێ بەهێزترە یا کەسێ لە کەسێ زیرەکترە یا بەتواناترە تەنها مێشک و هزری خۆتی بۆ بخەکار ئەویشی چی کەمترێ لە من میژی چم کەمترێ لە تۆ خۆشت دوێتێتیانی لە جێگە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بیتوی لە ماڵەوە کاری ئێمەنیە بۆ نمونە بەداخۆم لێرە ئاماژە بە شتێ بم کۆمەڵی کەسە بینی هەر لە خۆیەوە شتی ناڕاست بم بۆ نمونە ئەنووسێ
ئەمڕۆ 3 کەس مرد ئێ تۆ حەقت چێ بەسەرەمەوە ئەمە کەی مشکلی تۆیە وەرە تۆ لە باتی ئەو 3 کەس مردە 3 گوڵ دروستکە بە پەڕۆ داینێ 3 گوڵ دروستکە بە قاپێکی شکاو داینێ هیوا ببەخشەرەوە بە ژیان ئەمە ژیانە ئەمەی ئەمڕۆ بەسەر هەموو جیانات و تەنا بەسەر کوردستان ناتوە ئێمە چی بکەین هەموو کادوک و خۆمان نەزانین ژنان بەشێکی گەورە بوون لە تێپەڕانی دۆخە قورسەکان بۆ نمونە پیاو عینەن مناڵ پێویستی بە لاوانەوە هەیە لە ماڵەکەیە پێویستی بە سۆزداری هەیە پێویستی بە ڕێزگرتن هەیە ماڵ تو ئەتوانی ئەو ژنە ماڵەکە خۆی بکە بە هەشتێ بۆ خێزانەکەی با لە دەریشەوە هەست دۆخی بگونجێ بۆ نمونە ناخەمە سەر هەنێک کەناڵکە مناڵەکان و کە هاوسەرەکەم و کە کەسە گەورەکانی بەتەمەنن بێزار بن بوونە من دایکم و باوکم بەتەمەنن کەناڵەکەیان بۆ ناکەم و ئەمڕۆ کۆرۆنا ئەوەنگی کوژ لە تەمەنی ئەوە ئەمە غەڵەتە یان بەرنامێکی علمی بۆ کەمە سەر فلیمێکی کۆنیە کەمە سەر ئەو فلیمە کۆنانە ئێمە ئەتوانین هەمووی سوودی لێ ببینین لە دیکۆریان لە خۆڕازانەوەیان بەشی دووهەمی بەر تەوەرەکە لەسەر هونەر وەکو ناوەندێکی دیپلۆماتی یان وەکو ناوەندێک بۆ گەیاندنی ئازار و جوانیەکانیش ئێمە توانیوانە تا ئێستا سوود لە هونەر وەربگرین بۆ گەیاندنی ئەم بابەتانەمان منۆکو خۆم بەڵێ زۆر سوودم لێ بینیەوە چکە بە دڵ و بەمە بەس کارم لەسەر کردووە ئەوەی کە کارم لەسەر کردووە ئازاری میلەتەکەم بووە تا ئەم دەقێش ئەوەی شاید حاڵی بێت و لە منەوە نزیک بێ ئەزانە من بۆ هیچ مەبەستێ کارم نەکردووە ئێمە میلەتێکین ئازارمان هەبوو کۆم و میلەتانی جیهان میلەتێکین تا ئێستا توانم بڵێم ئەناڵێنین بەدەست دراوسەکانمانەوە بەدەست ئازاران و عەزێدانی دراوسەکانمانەوە ئێمەش هیچمان کەمتر نێ لە وڵاتان بەهرەمەندین بەتوانین من هەساومەکو خۆم کارم کردوتە لەسەر ئەو بابەتە کۆنانەی کە لە کولتوری نەتەوەکەمانە هەبووە وەکو جاژمی کوردەواری وەکو بەردی کوردەواری وەکو هەموو بابەتێکی کۆن کە بە نرخ و پیرۆز بۆ لە ناو وڵاتەکەمان و لە ناونەتەوەکەمانە من ئەو بابەتانم هێناوە هەموو کوڕیسایکلین کۆم کردوتەوە پاکم کردوتەوە ڕێکم کردوتەوە بڕیمە و دیزاینم کردووە بەکارم هێناوە بۆ زۆر کاری جێ خۆی گرتووە یەکێ لە گەورەترین کارم ئەوە بوو کە توانین بە جاژمی کوردی عەبای بنەخشێنە بیکەمە شانی پاپای فاتیکان زۆر کە زەڵێ بۆ پاپای فاتیکان هەڵبژاردە خۆ ئەمە ئەوە نییە خۆ بابە مەبەست لێرە ئەمە ئەو نییە ئەو نییە مەبەست لێرە ئەوەیە کە ژنی کورد هیچ هێزێک نییە ڕایگرێ توانی ئەو کارە بکە بۆ نمونە خۆمان نەزانین پاپای فاتیکان ئەگەر کەسێ بیگۆڕێت ئەمە پرۆتۆکۆلاتی خۆیان هەیە ئەمانە هەنێ ڕێگاوی یاساڕێسەی خۆیان هەیە بەڵام سپاس بۆ خی گەورە کە دیارێکی منی قبول کرد بزانم لە تشرینی دووهەمی 2019 بوو سپاس بۆ خی گەورە کە لە یا قبولی کرد بە دەستی خۆم گۆڕیم زۆریشی پێخۆش بوو بە خۆشحاڵی و عباکەش لە مۆزەخانە هەڵگیراوە ئەوەی مای خۆشحاڵی بوو کە لەگەڵ سپاسنامەکە خەبەریان بۆ نردنی کوردستانە لەسەر نەخشان بوو هەش ئاین بوو بەڵێ ئەوەش ئاینی کە بە پێی یاسای هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێم کە ئێستا لە کوردستانە ژیان بەسەرەبن ئەو هەش ئاینم لەسەر نەخشان بوو ئەوە گەشتەکەتەوە هەندێک لەوێنەکان کە دەڕۆن ئەوە کۆشکی سپی ئەمریکایە ئەوە لۆگوی وەزارەتی خارجی ئەمریکایە کە دروستم کرد ئێستا بە خۆشحاڵێکشتێسە بۆ نۆبڵ بەشێ لە کارەکانم لە کۆشکی سپی ئەمریکادانراون بە خۆشحاڵیەوە ئەمەش کارێکمەوە ژەر قونسڵی ئەمریکایە کە پێشوێ بڕۆمە ڤاتیکان پێشوازیەکی گەرمی کردم و پشگیری خۆی دووپات کردەوە و دەستخۆشی خۆی زۆر بەرامبەر ژنی کوردەر بڕی کە ئێمە نەتەوەیەکی ئازا و بێر و هەر لە کۆنەوە بە خۆشەویستی و پێکەوە ژیان گەورە کراوین پەیامێکی زۆر جوان بوو بەلا پرسیارەکە ئەگەر لەوە بکەین ئەم بابەتانەی کە کردوتن چ ڕۆڵێکیان هەبووە ڕۆڵەکەیان یەکێ لەوانە کە ئەتوانم بڵێم وەکو یەکەم ژن بۆ مێژووی کورد تۆمارەکری ئەگەر ئەم ڕۆژ باز نەکرێسمێنە بۆ داهاتوو بازەکرێتەوە کە ژنێکی کورد بە کولتوری وڵاتەکەی ئاشتی و پێکەوە ژیانی گەیانە فاتیکان زۆر ڕۆڵی ئەبێ ئێمە خوابی کە ئەمڕۆ نابیانی هەرە بین بە وڵات ئەمە خۆی لە خۆیە سربەخۆیەکە کە من داوایەکەم لە وڵاتەکان ئەمەی ئەمریکا خۆی لە خۆیان سربەخۆیەکە کە من داواکەم کە ئەمە کللتورەکەمە لە بەرما ئەمەش کللتورەکەمە کە هەم بووە ئیتر بۆ خاک و وڵاتی خۆم نەبێ ینی تەنیا ئەو پەیامەیە ئەگەر تێبگەن بەس قسە ناکە ئەمەیە کە من ئەیگەێنم ئێستا ئەمەی کە پاپای فاتیکان کە بە خۆشببختی و پیانوتم لەم ساڵی داهاتوە گەر خوابی کەخوا ئەم بەڵایە لا بەرێ گەورەترین کۆنفرانسی ئاشتی پێکەوە ژیان لەسەر ئاستی عالەمەکرێ کە پاپای فاتیکان بەو عەبایە و داغڵی و کۆنفرانسا بێ ینی تۆ لێوا بێنە بەرچاوی خۆ لە هەموو جیانە دیزاینەر نییە یعنی کەواتە لێرا بازەکرێ ئەمە ژنێکی کورد کە من تا ئێستا براندیشم نییە بە فەرمی هیچ شتێکیشم نێ بە فەرمی تەنها بەدەستی خۆم کە کارم کردو ناڵێم ئێستا خۆم بایان بڵێ من دیزاینەرم و تاکە پێیجی فەرمیم و تاکە براندی کوردی منە خێر هیچ لەمانە نیم تەنها ژنێکی ئاسایم کە کارم کردووە بەس دەبەرکردنی ئەو عەبایە لەیا بۆ پاپا ئەوە بەسە بۆ ئێمە کە ئێمە میلەتێکین زۆر گرنگی بە خۆشەویستی ئێستا دەیبینین ئێمە لەوانەیە جەنگی جیهانی دووهەم لە تەمەنی کەسمانان نەبووە بەڵام زۆر بابەتی وردەکاریە بینین لە فیلمەکانی هۆلیوود سەرکەوتنەکانی ئەمریکامان پێپشانە درێت پاڵەوانە ئەمریکیەکانمان پێپشانە درێت
ئێمەش لە ناو کووردا زۆر بابەتی لەوە گەورەترمان هەیە، پاڵەوانی گەورەمان هەیە، زۆر زۆریش بۆ نەمانتوانیوە لەم ڕێگەیەوە بابەتانە جێبەجێکەی گرفتەکە لای هونەرمەندەکان خۆی بووە یا لای لایەنی پەیوەندیدار بووە، بۆ نەمانتوانی ئەم دەنگەمان لە ڕێگەی هونەرەوە بگات. ئەزان چۆنە من ئێستا زۆر کەس پێم ئەڵێت ئەوەی کە گوێشی لێمە لێرە و توێتی ئەمە حکومەت پاڵپشتێکی بە قوتی بۆ کردووە بۆ یەگەیانێتە ئەوێ ئەمە لە پۆستەکەیان بەرز کردوەوە لە ئیشا بۆ یاگەیانێتەوە بزانام جەنابی خۆت هاوڕێ بووم هاوکارم بووی لە کارەکەمە ئاگادار بووی کە من کاری خۆم بەجێش دەستبەرداری بووم لە بەخاتی پەیامێکی وڵاتەکەم بگەێنمە شوێنی خۆی کە هیچ شتێک ڕێگرم نەبێت. تۆ ئەگەر مەبەستت کارێک بێت منیم لە دەرگاکەی تۆ ئەم ئاساییە من ساڵێک و حەو مانگەم عبایەک و مناڵێکی سا بە باوەشی منەوە بوو کەنیسە نەمانەگەڕم وەزارەت نەمانەگەڕێم دی خەڵک نەماسەری پێوە نەنێم کە ئەمە پەیامێکە ئەبێ من بیگەێنم سووربوون لەسەر ئامانجەکەت ئەمەش لە هەمووی گرنگتر ئەکوێتەوە سەرە کە تۆ کارێکەکەی یەکەمینی کاری کەس مە بەبەی خۆت دومینی مەچۆ سەر ئەرک و ماندووبوونی کەس بڵێ ئەم کارە من تۆ کردوتە ئەمڕۆ بێم ناوەکەی تۆی لێکەم و ناوی خۆم داینێم سێهەمینی بە پاچی و ڕاستی خۆت کار بکە دڵنیا بە هەرەگەیتە ئامانجی خۆت و من لێرەشەوە ئەڵێم لەوانێ زۆر کەسی سام قسەی منی پێ دڵگران بێ بەڵام ڕاستیەکان ئەڵێم هیچ کاتیش حکومەت ئەوەنە دڕندە نەبوو کە ئێمە کارێکمان هەبوو بێ هاوکاری نەکردبین بەڵام تۆ بڕۆ پێشنیارەکەی بۆ بەرە لە زۆر و لەکەمەوە هاوکاری دەکا خۆ من مادیەن یەک کەس هاوکاری نەکردم لەم ئەبا لێرە شەوێڵم لە هەموو تەلەڤیزۆنەکانی خۆشیانەوتومە یەک دینار مادی هاوکاری من نەکراوە لەم ئەبا بەڵام معنەویەن یەکەم هونەرمەند بووم کەشان بەشاندێکی باڵای حکومەتی هەرێم کە وەزیر و نوێنەری حکومەتی هەرێم و دوو بەڕێوەبەری ئاین و ئاینەکان و پێکەوەژیانی هەرێم بە یەشاندی یاور وەفت لەگەڵ من نێراوەتە دەرێ ئەمە بۆ من گەورەترین سەرمایە و پارە بوو لە دنیا کە دەسم کەوێ ئێمە ئەگەر بە نیەتی پاک کار بکەین دڵنیا بە هات نەدیش خەونێ مەحاڵیە بەس بۆ نمونە ئەگەر باسی بەرهەمهێنانی فیلمێک بکەی فیلمێک بە ئاسانی بەرهەم نایەت یعنی پێویست بە سەرچاوی دارایی هەیە پێویست بە کۆمپانیای گەورە هەیە پێویست بەلانی پەیوەندیدار لە حکومەت هەیە ئەمانە تا ئێستا بۆ نمونە خۆتان لە ناوەندەکە وەکو هونەرمەندان کارەکەن حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان بۆ بەرهێنەرەکان کەسە دۆڵەمەندەکان دەستیان کراوە بۆ هاوکاریتان وڵای منەکوی خۆم بینیمە درامان بینیوە لە هۆلیۆدیژۆ درامای عرض نکراوە کە لە شاشەکانی بینم فیلمە بینم ڕۆژانە کورتە فلیمەکرێ هونەر نەوەستاوە لە وڵاتی ئێمە نەوەستاوە بەڵام ئەو کاریگەریەمان هەبووە بێگومانەمان بێت بێگومانە بێ پێوتی فیلمێک یان زنجیرە درامایەک یان بۆ نمونە کارێکی هونەری گەورەی ئەوەم نەبینی دەنگدانەوەی لەسەر تاسەری جیهانە هەبێ ئەزای چۆنە وەکو عەرزی جەنابتم کرد ئەبێ ماندووبی پێوەی بەداخەوە ئەم میلەتەی ئێمە حاڵەتێکی زۆر نائاسایی ڕووی تێکردوین هەر بۆڵەمانە هەر گلەی یەکەین ناین ئێمە دەستکەین بە کارەکان با تۆزێ ماندوو بین با تۆزێ گلەیمان بێتە سەر با تۆزێ قسەمان بێتە سەر زۆر ئاساییە ئەم شتە تۆ کە پەیامێکی گرنگت هەبێ ئەبێ ماندووبی پێوەی با لە جاتی جارێ دەژا لە دەرگاکەی تۆ بم هیچ کات حکومەتی هیچ وڵاتێ نەهاتۆ ئێخێ هونەرمەندێ بگرێ بڵێ وەرە کاکە ئەمە مەبلەغێ پارەی چاک تۆ فیلمێ بکە وانە من ناڵم بەڵام ئەوان بە فەرمی فەندیان هەیە بۆ شتیانە ئێمە وەکو پێشت کەوتم ئێمە وڵات نین من ئەگەر دیقەتی وێنەکانی پاپات دابێ ئەگەر کەسێ زۆر بە وردی دیقەتی ما من عازلێ لە بەردەمما هەیە یعنی بۆم نەبوو بڕۆمە ئەوانی کە وڵاتیان هەبوو لەو دیەوە پاپایانە گۆڕی من لەم دیەوە ئەم گۆڕی یعنی ئێمە ئێشتا ئەگەر کاتێکە ئەڕۆینە دەرێ هەستەکەین ئێشتا زۆرمان ماوە کە ئێمە میلەتێکین چەند لە دوایین چەند زڵم لێکراوین بەڵام بەگەیانی ئەم پەیامێکە لەم دی و عازلەکەش بڕاب کە چۆن ڵی بۆی هەڵی بۆم هەڵا بەس بێ بچێتە سەرشانی یعنی بیکە تۆ سنارەکە قولاپەکە الله هەری گرێ مەسەلەن تۆ ئێستا من خەونی من ئەوەیە ئەم بیرۆکەی عەباکە بکەم بە فیلمێکی جیهانی کە تەنانەت پاپەز ڕۆڵی تیا بینێتەوە وەخوای گەورە یارمەتیم با ڕەشبین نیم هەرێکم با 10 ساڵی کە بیکەم یعنی توانای مرۆیەکەمان هەیە ئێمە بەڵێ زۆر هونەرمەندی باشمان هەیە کەسایەتی باشمان هەیە کەسایەتی دڵسۆزمان هەیە و زۆر هونەرمەندمان هەیە زۆر لە ئاستی جیهانەکان بەرزتر ئاستیان بەڵام بەداخەوە ئێمە یەکشت لە ناومانە هەیە لێرەشەوە ئێڵێم تکایە بە سێکتری شکانن تکایە بە سێکتری عەزیێدان ئەمڕۆ مامۆساڕێبین کەسایەتیەکە لێرە پێشکەشکارێکی باشە زۆر ئاساییە ئەتۆ گەشتی بەو ئاستەمان دوو بوویت هەوڵت داوە ئەمڕۆ ناتویتە دەسەر و کورسیە با من لە پشت تۆڕە کۆمەڵاتەکان و نێم جەنابە پشکێنم لەگەڵ ڕێزمە بڵێم ئەوە بەچی بوو بەوە بەچی دروست بوو ئەمە زۆر حاڵەتێکە لە ناومانایە بیرکردنەوەشمان تا ئێستا ناوخۆی نییە من لە ئیتالیا بڕوا بکە ئەگەر خۆتان هەمووتان جەنابە هەموو یەکێ لە ئێمە ڕۆمازانێ ئەمالیقەی هونەرە ڕۆمانەکان بڕۆ ژیانی و کەسایەتیانە بخوێنەرەوە هەمووی لەسەر جادەکان کەوتووە پارەی پێ نەبووە نانی ئێبابە لە ئیتالیا بووە مایکەلەنجلو خۆمان ئەگەر حیاتی لێبێنێتان فڕێراوەتە دەرێ باوکیشی دەری کردووە بەڵام بڕۆ چه شاکارێکی لە وڵاتان نەخشانەوە
سوربوون لەسەر ئامانجەکەت هەموو بربەستێ گەشتێنە و کاتی کە ماوە قسە لەسەر پرۆژەی داهاتوت کەم پرۆژەی داهاتوت چیە بە تایبەتی لە فۆتۆکانیش ڕۆشت لەسەر نۆبڵ منەکو خۆم پرۆژەم زۆر زۆرە و ناژوەستم و ئێستاش هەلێکی زۆر زۆر زێڕینە بۆ من کە دانیشتم بیرەکەمەوە کاری جوانی تیاکەم دوورکەوتومەتەوە لە کۆمەڵێک لەو فەوزایی کە خۆمان دروستمان کردووە با کۆرۆنا بەجێ بێڵین بۆ دۆخی خۆی تەنها ئەوەی لەسەرمانە خۆمان پارێزین پابەندی ڕێنمایەکان بین مادەیە حکوومەتە مەعاشە ئەمە بە من و تۆ چار ناکرێ با ئێمە بین هەوڵ بین قسەی خێرە لە مۆزوعا بکەین هیچ نەبێ بەلانی کەم خۆمان مت بکەین لە بوارێکی خۆمانە کار بکەین منیش لەم کاتا زۆر زۆر سوودم لێ بینیەوە کۆمەڵی پرۆژەم دانا بیرم لە کۆمەڵی کار کردەوە یەکێ لەوانە ئەتوانم بڵێم گەیانی دیارریە کە بە خەڵاتی نۆبڵی جیهانی کە بە خۆشحاڵیەوە لەگەڵ خەڵاتەکەی نۆبڵە پاشای مەلیکی سوید و نەرویجیش خەڵا دەکەم لەویا کە بە خۆشحاڵیەوە توانم بڵێم ئەو سوپاسنامەی پابەی فاتیکان دەرگای هەموو مەحاڵەکانی بۆ من کردەوە کە ئەو ینی لە خەڵاتی نۆبڵی ئاشتی داهاتوە تۆ ئامادەبی خوابی کالێ ئامادام و لێ هەردوو مەلیکی وڵاتش خەڵات دەکەم دوا بە دوای ئەویش کۆمەڵە سوپرایزی کێ ناتوان لێرە میم لێ کەشف مەکەن کاکە کۆمەڵی کاری کێکە کردومە بە دوای ئەویش هەمووی کاری جیهانی و گەورەیە کە وڵات بە وڵات من پەیام و کولتوری وڵاتەکەم ئەبم لە دەرگاکەیانێم و پیانەڵێ من ژنێکی کوردم ئەمەش کولتور بابەتی نۆبڵی ئاشتی بە فەرمی مۆڵەتت وەرگرتو ینی ئامادەبی لەوێ ئیشێکمان تیا کردەوە ینی فەرمیە بابەتەکە یەکلا بووەتەوە ئەویان تەنها بەو دوو مەلیکە خەڵاتە بەخشی یان بە کەسێک کە نۆبڵی ئاشتی وەرەگرێت ینی سێ خەڵاتی وەکو خۆمانەزان خەڵاتی نۆبڵ خەڵاتێکی ئاشتی جیهانیە ساڵانە پێشکەشەکرێت لە زۆر بوارە لە بواری زانستیە لە بواری ئەدەبیاتە لە بواری ئاشتیایە بەڵام من خۆمەگو کەسایەتێکی ئاشتی خواست کە بە فەرمی سوپاسنامەی ئاشتی جیهانی بەدەستێناوە پێم خۆشەوەکو هەڵگیرێکی پەیامی ئاشتی و نوێنەری وڵاتەکەم ئەگەر وڵاتەکەم ئەو شەرەفەی پێبەخشی و منەکو ئەرکێکی ژنێکی ڕەسەنی وڵاتەکەم زۆر بە سەربەرزی و کوژنێکی کورد ئەو پەیامە بگەێنمە هەموو جیهان و هەموو ئەو دەرگا مەحاڵانەی کە ڕۆژێ لە ڕۆژان کورد و توێتی مەحاڵە ئێمە ئەو شتە بکەین وابزان بەڵگەشم بۆ ئەو یەکەم دەرگای پاپای فاتیکان بوو کە شەڕێکی زۆرم بۆ کرد هەتا ئەخیر دەقەش کە عباکەی لەبەرەکەم کە گەیان و سپاس بۆ خواڕۆشتیش و جێ خۆشی کرد ئێستا بە خۆشحاڵیەوە ئەباکەم لە مۆزەخانی فاتیکان شان بەشانی کاری هونەرمەندە جیهانەکان پارێزراوە دەستان خۆش بێ و ماندوو نەبن شانازەمان هونەرمەند سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ هاوکارانن سپاس بۆی تاوە کوێسە بینەرمان بوون بڕگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەش کردن تا بەرنامەیەکی دیکە شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ